بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی ئازیزی کەناڵی پەیام لە هەرکوێ گەنجوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێت تاعات و عیبادەتی مانگی پیرۆزی ڕەمەزانیشتان قبوڵ و وەرگیراو بێ. لەگەڵ هاوکارم جەلال محەممەد لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی بەرنامەی پەیامی ڕۆژ ومێدەکەین جێ ڕەزامەندی خوای گەورە و پاشانەوەی عزیز و خۆشەویست بێ. سپاس ڕێز. بینەرانی عزیز سڵاوی خوای گەورەتان لێبێت. ڕەمەزانتان پیرۆز بوو، نوێژ و تاعات و عیبادەتی هەموو لایەک ئینشاءالله قبوڵە. شوناسی بەرنامەیەم ڕۆمان تەوەر و بڕگە و بابەتەکانی پێکهاتووە لە یەکەم بڕگەمان تایبەتە بە ڕۆژی جیهانی نەخۆشیەکان نەخۆشی تالاسیما و هەروەها تەوەری دووەمان قسە و گفتوگۆ لەسەرەوە دەکەین کە لە ئێستادا کەمپینێک ڕاگەیەنراوە لەلایەن ڕێکخراوی هیوای کەمەندامانەوە بۆی کە ئەو موچە ڕاگیراوانەی کەمەندامان کە لە ئێستادا ڕاگیراون ئەو موچانە جارێکتر بدرێتەوە بە کەمەندامان. تەوەری سێمان لەسەر دوعاکردن لە مانگی ڕەمەزان بە تایبەتی لە چ کاتێکدا چه جۆرە دوعایەک زیاتر گیرا دەبێت. سێ بڕگەی جیاواز و تایبەتە بن لە ناو بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان و هەروە لەگەڵ چەندین راپۆرت و زانیاری جیاواز. زۆر سپاس جەلال. ئازیزان و خۆشەویستانم، ئەمڕۆ هەشتی پێنجە ئاشناتانەکەین بەو مێژوو و ڕووداوەگرنگانەی کە لەمڕۆدا ڕوویان داوە. مسلمانان بڕیارێکی سەیر و پڕ ئێهانی بۆ گەلی جەزائیری عەرەب دەرکرد کە بۆ لەمە دوا زمانی عەرەبی زمانی بێگانە و بیانی دەبێت لە وڵاتی جەزائیردا و دەبێت گەلی عەرەبی زانی جەزائیر بۆ خوێندن و کاروباری گشتی و فەرمانگەکان و نووسین و ڕۆژنامەگەریان زمانی فەڕەنسی بەکاربهێنن. هەشتی پێنجی ساڵی 1945 ڕووداوی پڕتراژیدیای قەسابخانەی ستیڤ لە وڵاتی جەزائیر لە سەردەستی فەڕەنسا داگیرکارەکان بەرامبەر بە گەلی داگیرکرا و چەوساوی جەزائیر، ئەویش بە کوشتنی 45,000 موسڵمانی جەزائیر کاتێک بەهۆی کۆتایی هاتن بە جەنگی جیهانی دووهەم ڕژانە سەرشەقامەکان و خۆپیشاندانیان کرد بۆ بیرخستنەوەی ئەو بەڵێن و مافی کە فەڕەنسا پێی دابوون بۆ سەربەخۆی جەزائیر. فەڕەنساش لە وەڵامدا ئەو تراژیدیایی بەرامبەر دروستکردن. ڕۆژی جیهانی نەخۆشی تالاسیما دیارەکە ئەمڕۆ ڕۆژی جیهانی نەخۆشی تالاسیمایەوە بە تایبەتی لە شاری سلێمانی و هەرێمی کوردستان بەگشتی یادی ئەم ڕۆژە کراوەتەوە کە هاوکارم ئەمڕۆ ڕیاز لە مەراسیمێکدا کە بۆ بۆنێوە ڕێکخرابوو راپۆرتێکی بۆ ئامادەکردین پێکەوە لەم راپۆرتەدا گوێبیستی مەعانات و ئازاری نەخۆشەکانی تالاسیما دەبین. ساڵانە یادی نەخۆشی تالاسیمیا دەکرێتەوە، بەڵام تا دێت کێشە و معاناتی هەڵگرانی نەخۆشیەکە زیاد دەبێت و ئەوان یادێک بە یادی خۆیان نازانن کە هیچ لە خەم و خەفەتەکانیان کەم نەکاتەوە. ئەوان لە ئێستادا گەورەترین خزمەت و بەخششێک بۆیان بریتە لە بوتڵێ خوێن بۆ بەڕێکردنی مانگێکی تر لە ژیانیان. ئەمڕۆ سەرڕۆژی تالاسیمای جیهانیە کە ئەو دەوڵەتانەی کە ئەم نەخۆشەی تایە ئەو گەل و نەتەوە و وڵاتانەی کە ئەم نەخۆشەی تیا بڵاوە ئەمڕۆ بەهۆی ئەم نەخۆشیەوە بڵێن هینی تایبەت مەراسیمی تایبەت ساز دەکەن. وڵای زیاتر داوای خوێن بەخشی نەکەین لە هاوڵاتیان، ئیتر خوێنمان بۆ بەخشن، ئیتر ڕزگارمان کە زۆریشە، ئیتر حکوومەتیش یارمەتیماندا چارەسەرمان بۆ بدۆزێتر کە هەر کەس هەیە بە ڕەفتارێکی راشید بەرابەرەکەوە زۆر ناخۆشە، یعنی ئەویش تۆش ئینسانی کە وەک ئەوی تر پێویستە کە هەموو واخوا دروستواری کردو ئیتر بارێکە لای خواوەخوا یایەتی بە خۆشەویستی خۆی. گرانی نرخی دەرمان و درەنگەیشتنی بڕی پێویستی دەرمان لەلایەن حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانەوە یەکێکە لە کێشە سەرەکیەکانی ژیانیان. ئەمڕۆ کە ڕۆژی جیهانی تالاسیمای نەخۆشی تالاسیمایە لە هەموو جیهانە، لە سلەیمانیش یادی ئەو بۆنەیە کراوەتەوە. ئێمەش وەکو لقی یەکێتی زانایان بەشداری ئەم بۆنەیەمان کردووە. ئێمە لە ڕووی ئاینێەوە بەڕاستی ئەبێ دیقەتی ئەوە بگرین ئەگەر ئەم نەخۆشانە دیارە پێویستیان بە جۆرێک لە خوێنە جۆرێک لە عیلاجە، ئێمە ئەوەی کە بۆمان بکرێ بێ هاریکاریان بکەین بۆ لەبەر ئەوەی خوای پەروەردگارە فەرمێ ومەن ئەحیاها فەکەئەنەما ئەحیا الناسە جەمیعا. ئەگەر کەسێک دەستی هەبێ لە زیندووکردنەوەی کەسێکدا بە هەر هۆکارێک لە هۆکارەکان وەکو ئەو وایە هەموو خەڵکی سەرزەوی جارێک ژیان بێتەوە. کەواتە ئەگەر کەسێک پێویستی بە بتڵێ خوێنی من و تۆ بێ
پێویستە واجبی سەرشانمانە هاریکاری بکەین ئەگەر لە توانامانە هەبێ. کێشە و گێروگرفتی ئێمە نەبوونی خوێنە، چونکە خوێن سەرچاوی ژیانە بۆ ئێمە، چونکە بڵێک خوێن بۆ ئێمە مانگێک ژیانمان پێ ئەبەخشێت. و هەروەها داوا لەو بەرپرسە باڵادەستانە ئەەکەم کە عیلاجەکانمان لە کاتی خۆیانە بۆ بنێرن لەبەرەوەی دووچاری نەبوونی دەرمان نەبینەوە، بە تایبەتی دەرمانی ئێکسجیت کە ئەوە کاریگەری ئاسن کەم ئەکاتەوە لە شاک ئەوە پێویستی ترین دەرمانە بۆ توشبانی تالاسیمیان. ئەبێ خەڵک تەواو هۆشیار بکرێتەوە لەوەی کە بزانێ لەگەڵ کیا زەواجەکە کوڕوکچێک کە هاڵگەری تالاسیمان نەکا لەگەڵ یەکێکی تر هاوسەرگیری بکە کە هەمان نەخۆشی هەیە دیسان کارە ساتی لێ ئەکەوێتەوە. بەڕاستی دکتۆرەکان کە پیان ئەڵێن یا مختەبەرەکان کە فاسەکەن لێوێ پیان ئەڵێن ئەمە مەکە، یعنی بە قسەیان چەند زۆر باشترە لەوەی کە ئەو زەواجە بکەن، نەک دواستر دۆزەخێ بۆ خۆی بخڵقێنێت و ژیانی بە تەواوی تەدمیر بێت. زیاتر لە 3000 کەس لە هەرێمی کوردستان توشبووی نەخۆشی تالاسیمیان دۆخی خراپ و ئاوڕنەدانەوە لێیان وای کردووە ڕێژەی مردن لە ڕێژەی توشبوون بە نەخۆشی تالاسیمیا زیاتر بێت کە ئەوەش ترسی مردن و کۆتایی هاتن بە ژیانە کولەمەرگیەکەی لە وڵاتێکی بێنازدا خستۆتە دڵی نەخۆشانی تالاسیمیا و کە سوکاریانەوە. ڕیاز کاکە مەحموود تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ سلێمانی. بەڵێ عزیزان و خۆشەویستانم لەگەڵتانی بۆ پێشکەشکردنی بڕگەی یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژ کە ڕۆژی جیهانی نەخۆشی تالاسیمیایە. ئەمڕۆ لە شاری سلێمانیش چەند چالاکی و لەسەر تاسەری جیهاندا ساڵانە چالاکیەکی زۆر بۆ هۆشیارکردنەوەی خەڵک و باسکردن لە کێشە و معانات و گیر و گرفتەکانی نەخۆشانی تالاسیمیا ساز دەکرێت. نەخۆشی تالاسیمیایەکێکە لە نەخۆشیە بۆ ماوەیە درێژخایەنەکان کە زۆر جار لە ڕێی باوانەوە دەگوازرێتەوە بۆ نەوەکان و بەهۆی کەمبوونی هیمۆگلۆپینی پێویست و خوێنی پێویست لە نەخۆشدا دەردەکەوێت و کۆمەڵێ نیشانەی هەیە. ئێمە میوانداری هەریەک لە بەڕێزان کۆچەر کەریم سەرۆکی کۆمەڵی تالاسیمیای کوردستان سلێمانیمان، هەروەها بەڕێز هێمن طالب باوکی توشبووی نەخۆشی تالاسیمیامان کردو بۆ نێو ستۆدیۆی بەرنامەی پەیامی ڕۆژ پێکەوە باز لە کێشە و گیر و گرفتەکانی نەخۆشانی تالاسیمیاکەین. زۆر بەخێر بێن، سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس بۆ بەرنامەکەتان. مامۆستا کۆچەر ئەمساڵ ئەمڕۆ ڕۆژی جیهانی نەخۆشی تالاسیمیا بوو، ئێوەکو کۆمەڵەی تالاسیمیای کوردستان وە زیاتر لە شاری سلێمانی چیتان کردووە و کێشە و گیر و گرفتەکان بەرەو چارەسەر چون یا ساڵ بە ساڵ وەکۆڵێ ئەبێ خۆزگە بە پار بخوازین لە زیادبوونی ڕێژەی نەخۆشیەکە لە کەمتر دابینکردنی پێداویستیەکانیان لە دەرمان و خوێن و زۆر شتی دیکە. بەڵێ دیارە ئێمە کۆمەڵی تالاسیمیا هەر لە سەرەتای دامەزرانی کۆمەڵەکەەوە کە لە ساڵی 96ەوە دامەزراین گرنگجیمان بە ڕۆژی جیهانی تالاسیمیا داوە ئەوە ئامانجمان هەبووە لەو مەراسیمیا چالاکانەی کە لەو ڕۆژە ئەنجامان داوە. ئێمە ئەم ساڵ جیاوازە ساڵانی تر هەر لە سەرەتای مانجی ئایارەوە دەستمان کرد بە چالاکی، بەڵام چالاکیەکانمان جیاوازتر ئەم ساڵ لەسەر شەقام بووین بە بڵاوکردنەوەی ڕێنمایی لەسەر نەخۆشی تالاسیمیا. چێ نەخۆشی تالاسیمیا چی پێویستە، چۆن پێویستە هاوکاری بکرێت لەلایەن هاوڵاتیان یا کەسانی ترەوانێ. ئەمە ئامانجێکمان بوو کە زیاتر بیان ناسێنین لە ناو خەڵکە. ئامانجی دووەممان ئەوە بوو کە بە هاوڵاتیان بڵێن ئەم نەخۆشیە بۆ ماوەیە ڕێگە بگرین لە زیادبوونەکەی. ئەمەش تەنها بە کارێک نیانی بە ڕۆژ و دوو ڕۆژ کۆتایی بێ و بە تەنیا ئەرکی کۆمەڵی تالاسیمیاش نییە. ئەمە لایەنی پەیوەندی دارەگرێتەوە، ڕاگەان نەکارەکەرێتەوە، وەزارەتی تەندروستی، مامۆسایانی ئاینی ئەبێ بە هەمومان ڕۆڵێکی گرنگمانە بێ لەمە گرفتەکە لەمەوە سەرچاوە دەگرێت. واتە ئەگەر دوو کەسی سیفەتی تالاسیمیان هەبێ ئەم دوو کەسە هاوسەرگیری بکەن ئەو بێگومان توشبووی تالاسیمیانە بێت. بۆیە بەداخەوە هەرچەند لە شاری سلێمانی ئەتوانین بڵێن تا ڕادەیەک ڕێژەی زیادبوونەکە ڕاگیراوە، بەڵام لە قەزا و ناحێوگوندەکانە ئەم ڕێژەیە هەر بەرەو زیادبوو نەچێ. بۆیە پێویستە بە هەموو لایەک نەکدان تەنیا لە شاری سلێمانی بەڵکو لە هەموو کوردستان چ لە ڕووی تاکەکانەوە چ لە ڕووی لایەنی پەیوەندیدار گرنگجێکی زیاتر بدەین بەوە. زۆر باشە کاکۆچەر بوو برە ئێوە کار و چالاکیەکانتان بۆ ڕێنماییە بەو دایک و باوکانەی کە ڕەنگە ئەم سیفاتانەیان تیاگە کە سوێنێ
مناڵەکانیان نەخۆشی هەڵگری نەخۆشی تالاسیمیا بن یاخود چالاکیەکانتان بۆیە کە خزمەتی ئێوە بکرێت چکە لە ئێستادا دیار ئێوە وەکو پێویست خزمەتتان ناکرێت بێگومان ئێمە هەر لە سەرەتای دامەزرانەوە لە ئەرکە سەرچەکانی ئەمە خزمەتکردن بە توژوانی تالاسیمیا وە کۆمەڵەمە ئەرکێکی سەرەکیمان بۆ و گەیاندنی پەیامی توژوانی تالاسیمیا بەلایانی پەیوەندیدار خۆتان ئەمڕۆ لێوێ بوون بینیتان نەزانن کە نەخۆشی تالاسیمیا معاناتی هەیە گرفتی هەیە بەردام بەڕێنە هاتوچێ نەخۆشخانەوە هەیە دەبێت لەگەڵ ئەوەی چارەسەر و پێداویستەکانی بەردەوام بۆ دابینکرێ دەبێت ئاور لە ژیان و گوزەرانی خۆش و خانەوادەکەشی بدرێتەوانێ بەداخەوە 4 ساڵی ڕابردوو بۆ ئێمە 4 ساڵێکی زۆر سەخت و قۆرس بوو بەهۆی شەڕی دژی تیرۆر و قەیرانی دارایی کە هەموو هاوڵاتیانی کوردستانی گرتەوە و کاریگەری زیاتری لەسەر توژوانی تالاسیمیا و خێزانەکانی هەبوو تەنانەت زۆر جار کەمی چارەسەرە پزیشکەکان وای ئەکردانی بێت توژوی تالاسیمیا پەنا بۆ کەسانی تر یا لایانی تر بەرێت بۆ دابینکردنی زۆر باشە بڵێ مامۆستا من زۆر بە خێربێی جەنابتان وەکو باوکی دوو نەخۆش کە یەکێکیان کۆچی دوایی کردووە خی گەورەی شەڵابی خاتە باشەوە پاداشتی ئێوەش بداتەوە کە لە یەکێکی دیکەشان کە ئێستا هەڵگری نەخۆشیەکەی و 20 ڕۆژدارێک پێویستە بتڵێ خوێنی بۆ وەربگرن خی گەورە شفای ئەویش بنێرێ ئینشاءڵڵا معاناتی ئێوە یا تەعاملی ئێوەکو باوکێک لەگەڵ منداڵان بەتایبەت ئێوە چۆن گزارش لە معانات و کێشۆگیر و گرفتەکانی هەڵگرانی نەخۆشیەکەکەن نەخۆشی تالاسیما بڵین بەردەوام ئەوان کێشیان هەیە دایک و باوک ئەبێ وەکو هاوڕێ لەگەڵ نەخۆشەکانیانە بڵین تەعاملکەن بەڕاستی دایما بڵین وەکو چۆن ئەڵێ مناڵ وڕکە گرێ لە شت یعنی دائیمەن تۆ ئەبێ کارێکی وەها بکەی ئەم مناڵە دڵخۆشی دڵخۆشکردنی ئەو نەخۆشە بڵین لە چلی چارەسەر بۆ نەخۆش یعنی بەڕاستی ئەشتێتە ناو کۆمەڵگا و ناو قوتابخانەوە لەخوا بەزیابی ئێستا تا ڕادەیەک باشە نەخۆشەکان زۆر بە کەمی پێوایان دیارە مەگەر بڵین نەخۆشە ئەوانی ڕابردوو تۆزێ زیاتر پێوایان دوار لە ڕابردووە بڵێن نەخۆش گرفتی زۆر بوو لە ناو قوتابخانەکانە بڵێن خەڵکتانەوە تەشەنی لێدان و ئەوانە تا وردە وردە لەخوا بەزیابێ هۆشیاری درایە خەڵک بە حکمی ئەوەشی لەگەڵ کاکۆچەر و برادەرانە زۆر هەوڵی ئەوماندا لە ناو قوتابخانەکە کار و چالاکیمانە کرد وەرکشۆپمانە کرد و ئەمانە ئیتر وای لێ هاو ئەوانەی کە پێشتر بڵین هەڵەیەکیان بەرامبەر بە نەخۆش وت بێ باوەڕکە زیاد لە حەد پەشیمانیان دەرئەبڕی اینجا ئەشهاتن بۆ یەکەی تالاسیما لەوێ پشکنینی خۆیانە کرد بۆ مختبەرەکان پشکنینی خۆیانە کرد بۆ ئەوی بزان ئایا هەڵگرن یاخود هەڵگرنین ئەو پرسیاری ئەو کاکەیەش کردی ئەوە خۆی گشتگیرە ئەمانەی کەن گشتگیرە یعنی پێویستە هەموو کەس ئەمان خۆیان تازە توش بوون یعنی هەوڵەدەن ئەمان پەیامەکەیان بگەێنن بە ئەو کەسانەی ترکە هەڵگرنین یاخود هەڵگرن بەس چۆن بزانین هەڵگرن یا هەڵگرنین سیفاتی خزمایەتی ژن و مێرد پێکەوە دەخوا یاخود سیفاتی پێژەیە بڵین عێراق لە سا 5 بۆ 6 هەڵگرە یعنی پێویستەکە هەموو کەسێ پشکنینێ بۆ خۆی بکە ئایا بزانێت سیفەتی ئەم نەخۆشیتیایە ئەگەر زەواج یا دوای زەواج پێش زەواج ئەگەر سیفاتی ئەم نەخۆشی تیا بوو ئەبێ هەوڵ بدا کەسێک لەگەڵ کەسێکە هاوسەرگیری بکە کە وەکو خۆی نەبێ ئێستا جاریوە ئەڵێن لە دوای 300 ساڵ دەرەکەوێت لەوانی تۆ بڵێ هیچ مرۆڤێ نییە 300 ساڵ بژێ بزەبت واشە بەڵام بۆ ماوەیە ئەمە یا بۆ ئەوە یا بۆ ئەڕوا لە دواییە وەکو بڵین چۆن بۆمبێک ئەتەقێتەوە لەگەڵ کەسێکەکە لەگەڵ کەسێکە هاوسەرگیریەکە ئەوەی ئەو بۆ ماوەیە ڕۆشتوە دیسان لەگەڵ کەسێکە هاوسەرگیریەکە نەوەی تەلەسیما ئەخاتەوە زۆر باشە کا کۆچەر جەناب داماشت بەوە کرد الحەمدلله لە ئێستا ناو وەکۆڵێ سنتەری شاری سلێمانیا ڕێگریتان کردو لە زیادبوونی ڕێژەی تالاسیمیا بەڵام لە ناحیە و قەزا و لادیەکانە نتانتوانیوە ئەم ڕێگریکردنە چییە هۆشیارکردنەوەی تاکەکانە یام دا و دەرمانی زیاتر کە ئێوە لێرە بەکاتاناوە لێ نەتانتوانیوە کامەی ئەو میکانیزمی کە ئێوە توانیوتانە ڕێ لە زیادبوونی نەخۆشی تالاسیمیا بکەن بەڵام نەتانتوانین لە قەزا و ناحیە و گوندەکانی دەوروبەری سلێمانی ئەم میکانیزمە بەکاربهێن بەڵێ هەر ئیزافەتەن بۆ قسەکانی کاگە منیش
ئەو وڵاتانەی لەسەر دەریای سپی ناوەڕاستن ڕێژەی توژبووی بە تالاسیمیان تێدا زۆرە دیارە ئێمەژە لەسەر ئەو هێڵی ئیسیوایی دەریای سپی ناوەڕاستین وەکو کوردستان بۆ ڕێژەکە لە 5 کەس بۆ 6 ئەو سیفەتی هەیە بەڵام بەخۆی نازانێت هیچ گرفتێکی نییە هیچ کێشەیەکی نییە تەنانەت وەکو سیفەتی بۆ منە باڵا بەرزی چاوڕەش یا چاوکاڵی ئەمەش جۆرێکە لە سیفەت پێی هەیە تایەتی و هەستی پێ ناکە کەی هەستی پێکە کاتێکە ئەچێتە پرۆسی هاوزەگیری پشکنینێ بکات کە دەرەکەوێت لە ڕێجی ناتەکانەوە ئەم سیفەتی هەیە بۆیە ئەگەر دوو کەس بە هەمان سیفەت هاوسەرگیری بکەن گرفتەکە لێرە یا دروستە بێ ئەم دوو کەسە خوانی چ کێشێکیان نییە نمونەش لەوانە هەموو دایکانی دایک و باوکانی توشبوانی تالاسیمیا سیفەتی نەخۆشیەکان هەیە بەڵام هیچ گرفتێکیان نییە هەر نەشیان زانیوانی زۆر جار ئەمە ناکەوێتە سەرەوەی بڵین ئیلا کەسەکان خزمن بۆیە تووشی ئەم نەخۆشیە ئەبن تەنها سیفەتەکەیە مەسلەی ڕێگریکردنەکە ئێمە لە شاری سلێمانی لە 2009ەوە بە هەمانجی لەگەڵ فەرمانگەی تەندروستی گشتی سلێمانی و سنتەری سالاسیمیۆ نەخۆشی بەمایەکانی خوێن کردومانە بە بەرنامە بە یەکێک لە کارەکانی کۆمەڵی تالاسیمیا کە ئیشی لەسەرەکەی نوشمان لەسەر کردووە خۆشبەختانە ناتوانم بڵم لە 2015 تا حەڤە لە ڕێژەی لەدایکبوون لە ساڵانی پێشووکە لە 7 بۆ 8 لەدایک بوو هەبوو لە ساڵێکدا لە سلێمانی گەشتا 5 تا 7 حاڵەت لە بینی 2015 تا حەڤە بەڵام ئەم لە 2 ساڵە 5 تا 6 حاڵەتمان هەبوو بەڵێ ئەمەش ئەکەوێتەوە سەر ئەو ڕێنمایی هۆشیارانی کە گەشتۆ بە دەست وڵاتیان و ئەو بڕیاری کە دەرکراوە هیچ پرۆسەیەکی ئاوسەرگیری ئەنجام نادرێت تا دادگای سلێمانی پشکنینی تایبەت بۆ دوو کەسێکە یانە پرۆسەی هاوسەرگیری ئەنجام بدەن بۆیە زۆر جار لە قەزا و ناحکوندەکان گرفتەکە ئەوەیە یا زانیاریەکان بە تەواتی پێ نەگەشتووە یان لە دەرەوەی دادگا پرۆسی هاوسەرگیریەکە بەڕێوە ئەچێ و دواتر کە دەرەکەم دوو کەسەس سیفەتەکان هەبوو و مناڵی چاودێریکردن لە ڕووی یاساییەوە بۆ مارەکردن یا زەواجی و دوو کەسە لە ناوەندی سلێمانیە چاودێریکردنەکە چڕترێتا دەرەوە چیەکەن بۆی کە لە دەرەوەش شێوازی ناوشاری لێبێ بۆی کە ئەو ڕێژەیە کەمتری بێت چکە ڕەنگە هەرچەندەوە تند بن فشارەکانتان زیاتر بێسبێنێ گیانی یەکێکی تر لە دەرباس بکەن وی کە توشبوو نەبێ بە نەخۆشی تالاسیمیاوە ئەمە ئەتوانم بڵێم توندەکەی ڕاستە لە سنتەری شارە ڕێگریەکان یا کارەکان باشتر گەشتووە بەڵام کەوتوتە سەر هاوڵاتیان خۆشیان هاوڵاتیان ینی نەگووە نەخۆشی تالاسیمیا بەداخۆلای ئەمە نەبووە نە بە کەلتور نە بە باو پشکنین هەر بۆ خۆمان بکەین کە بزانین لەباری تەندروستی خۆمان نەک گرفتێکمان نەبێ و ئەنجام بچینە لای پزیشک بۆیە زەرورە هەموو کچێکی گەنج پێش پرۆسەکە پێش ئەنجامدانی پرۆسی هاوسەرگیری یا هەر پێشەوەی بیر لە هیچ شتێکی کە بکاتەوە پێویستە پشکنینی تەندروستی خۆی بکات ئەگەر گرفتێکی هەبێت زووتر بۆی دەرەکەوێت و ئەگەر سیفەتەکە شێبێسە ئەزانێ خۆی دڵنیان سیفەتەکەی هەیە بۆی هەر کاتێک کەسێکی بەرامبەری هاتە پێش بین ئەو کەسەکە بنێرە بۆ پشکنین بڵێ من ئەو سیفەتەمەیە بۆی کەسی بەرامبەرم نەیبێ ئەمە لەلایەکی تریشەوانێ پێویستە لایانی پەیوەندی دیارەکان زیاتر گرنگی بەمە بدەن و کەناڵەکان ڕاگەاندن ئێمە خۆمان نووسرامان ئاراستی وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پەروەردە کردووە کە بۆ ئیمساڵ ئەو خوێندکارانەی لە ئامادەی دو ناوەندەکان دەرەچنن دەچنە خۆناغی پەیمانگە و زانکۆوە لە ناوەندەکانە بکرێ بە فەرمانیا بکرێ بە ئیجباریەک ئەو پشکنینیان پێ بکرێت و دواتر لە ڕێی لیژنەیەکی تەندروستیەوە دیاری بکرێن ئەو کەسانە دیاری بکرێن کە ئەم سیفەتانێ و ئاگادار بکرێنەوە کە ئەو سیفەتان هەیە بۆیە لە ئایندەیە ئەگەر چوونە پرۆسێکی واوە ئاگادار بن زۆر باشە کاکی من دێمە لای جەنابەت ئەگەر بکرێت زیاتر بە عانات و دۆخی خودی نەخۆش و کە سوکارەکەیان بخێتەوە چکە ڕەنگەی هێندەی خەڵک نەخۆشەکە ببینێ مەعاناتەکەی نەبینێ بە دایک و باکیەوە کە چا زەحمەتێکی لەگەڵا دەکێشە نەخۆشی تالاسیما بەڕاستی نەخۆشێکی زۆر قرسە دایک و باوک زۆر ماندووە بن بەدەست نەخۆشەکەیانەوە جگەلەوەی کە نەخۆشەگەر ئازارێکی زۆرە چێژێ بەنسبەتی نەخۆشی تالاسیماوە کێشەی جگەری هەیە کێشەی دڵی هەیە کێشەی گوچیلەی هەیە کێشەی ڤایرۆسی هەیە
کێشەی ئاسنی زۆری هەیە ئەم خوێنەی کە وەرێگرێم جگەلەوەی کە بڵێن کارێکی وا دروستە بێت کە ئیتر ئەمە بۆ ماوەیەکی کەم ئەم خوێنە ئەتوانێت ژیانی پێ بکە بەڵام لەگەڵ ئەوە وەکوانەی کە ئێستا باسم کرد مادەی ئاسن و ڤایرۆس و ئەم شتانە لە لەشیا کۆ ئەبێتەوە پێشتر ئەو ڤایرۆس دروستە بوو لەخوا بە زیابێ ئێستا زۆر باشە فەحسی باشی بۆ ئەکرێ ئەمانە تۆزێ باشتر بووە کاگە من ئەگەر بۆ منە دەوە 20 ڕۆژەوە خوێنی تێنەکە حاڵەتەکەی چی بەسەر دێم توش بووە وردە وردە بێهێز دەبێ ڕەنگی زەر دەبێ ئیتر توانای خواردنی نامێنێ وردە وردە یعنی دایمە بێتاقەتە دەستخستنی خوێنەکە شوێنی تایبەت هەیە بێ خۆتان دەستی بخەنیام لایەنە پەیوەندیدارەکان ڕۆڵێکیان هەبووە لە ئاسانکردنی بەخشینی خوێن بە نەخۆشانی تالاسیمە سواسی خەڵکی سلێمانی بە گشتی ئەەکەین وەسپاسی بانقی خوێن بە کارمەند و بە کارگوزارەکەشیانەوە ئەەکەین هەم بەدائیمی خوێنیان بۆ دابین کردوین تەنانێت ئێستا کە ڕەمەزانە ڕەمەزانان دەستخستنی خوێن زۆر قرس و گرانە بەڕاستی ئەوان بە شەویش هەوڵەدەن ئەمێننەوە لەبەر خاتری ئەوەی خوێن بۆ خەڵکی نەخۆشی سلێمانی و بۆ نەخۆشی تالاسیمە وەدەستخین بەبێ بەرامبەر بەبێ بەرامبەر ئەو دەرمانانەی تر کامانن کە پێویستە نەخۆش بەکاریان بهێنێ لە پێناو تەندروستی خۆی واتر تەنها خوێن نییە بە کۆمەڵە دەرمانی تریژ هەن دەرمان دەهاتن لە بەغداوەندێکیش لە هەرێمی کوردستانەمانە ماون چینەوە بەڵێ پێشتر ئەم قەیرانە وای کرد ئەینا باوەڕ کە کاکریاز ئێمە هیچ کێشەی دەرمانمان نەبوو ئەم قەیران و شتەکە دروست بوو ئێمە وردە وردە ئاوا شتەکان یعنی وای لێها و دەرمان کەم بوویەوە لە یەکەی تالاسیمە بەڵام ئێساش تا حەدێ باشە سپاسی دکتۆرەکانەکەین سپاسی دەرمانەکان چین و چۆنچۆنی دەستیانە خەون نرخوشتیان هەیە ئەم ئەوانیش بێ بەرامبەرە من تا ئێستا نرخی هیچیان نازانم وەکو بەعزێکیان هەیە کوڕەکەم زیاتر خۆی ئەچێ ئەیکڕێ ئەوە کاکۆچر لەوانەیە زیاتر باش بزانێ و ئەو تەرحیکە ئەینا من ئەوەی کە هینا ئەکسجیتە بۆ مناڵەکەم بڵین ئەیهێنێ و بەعزە حەپێکە بەڕاستی کاکۆچەر دوایی ئەگەر بتوانێ باسی ئەوانەتان بۆ بکە زۆر باش کاکۆچەر نەخۆشانی تالاسیمە بە تەندروستی و بە گیانی خۆیان باجی ئەوە دەن کە تەندروستیان کەوتۆتە مەترسیەوە ئێوە وەکو کۆمەڵی تالاسیمای کوردستان چیتان کردووە لە پێناو کاراسانی لە دەستخستنی خوێن داو دەرمان و ئەو پێداویستیانی ترکە نەخۆشانی تالاسیمە پێویستیانە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان وەزارەتی تەندروستی و ئەو لایەنانی ترکە تایبەتمەندن بۆ بوارەوە کە ئێوە پێویستە پەیوەندیتان لەگەڵیانە هەبێ بەڵە بێگومان ئێمە وەک کۆمەڵی تالاسیمە بەردەوام ئانی پەیامی توژوانی تالاسیمەمان گەیاندۆتە لایەنی پەیوەندیدار ئەوە ئێمە لە کۆمەڵەکە دانیشتون خزمەتی توژوانی تالاسی بکوین ئەویش بە هاوکاری لایەنی پەیوەندیدار و کەسانی دڵسۆز لەم شارەیە توژوانی تالاسیمە پێویستیان بە کۆمەڵە چارەسەری تایبەتەیە کە ئەم چارەسەرانە نەک نرخەکە گرانە بەڵکو لە زۆرێک لە دەرمانخانەکانە هەر دەست ناکەوێت چونکە تایبەت بە توژوانی تالاسیمیا و بە توژوانی تالاسیمیا بەکاری دێنن بۆیە ئەم چارەسەرانە تەنها ئەبێ لایەنی حکومەتیان لایەنی پەیوەندیدار دابینی کە ئەمانەی کە زۆر زەرور و پێویستن دیار لە ماوەی چەند ساڵی ڕابردوو کە باسم کرد بەهۆی ئەو بارودۆخی کە هەرێمی کوردستانی تێکەوت بوو نەک بەتەنیا ئێمە زۆربەی سێکتەرەکانی تەندروستیە توانم بڵم گرفتی چارەسەر و دەرمانیان هەبوو ئێمەش تا حەدێ بێبەش نەبووینەوەنە بەڵام خۆشبەختانە لە شاری سلێمانی نەگەشتە ئەو ڕادەی کە توشوانی تالاسیمە ئەو چارەسەرانی کە زۆر گرانن خۆیان بکڕن چونکە ناتوانن گریمان بەشی مانگێکی کڕی ئاین ناتوانێت بەردەوام بێ لەسەری وە نەخۆشی تالاسیمیا بەپێی ئەو ڕێژەی دکتۆر بۆی دابینەکە دەبێت بەردەوام بێ لەسەر ئەو چارەسەرە جۆرێک لە چارەسەرەکان کە بە حەبا جۆرێکیان بە دەرزیە جۆرێک بە شروبە کۆمەڵە چارەسەرن جگە لەوەشکە تووشی بەبوونی کاریگەری نەخۆشی تالاسیمیا تووشی گرفتی تری تەندروستیە بن لەوانە نەخۆشیەکانی دڵە نەخۆشیەکانی جگەرە گورچیلەیە زرا و زۆر نەخۆشە بێ لابردنی سپڵی بۆ بکنن لابردنی زرایی بۆ بکرێ نەخۆشی شەکرە ئەمانە نەخۆشی تر و یعنی کاریگەری تالاسیمیاکە دوای لێ ئەکات تووشی ئەم گرفتانە بێ بۆیە زۆرێک لە ئەو چارەسەرانەی کە تر پەیوەندی نیە بە سەنتەرەکەەوە توشبووی تالاسیماگەر لە نەخۆشخانەکانە نەبێ مەجبورە بۆ ئەوانی تر
پەنابێتە بەر دەرمانخانەکانی دەرەوە زۆر باشە بیان کڕێت کاگە من ئەمە هەمووی باسی چارەسەر و نەخۆشیەوەمانە بەڵام ڕەنگە گرفتێکی تری ئەوەی کە تا چەندە کۆمەلگا ئەمانە ئێستا لەم جۆرە نەخۆشانە تێگاوە بە تایبەتی ئێستا تۆ باوکێکی سبەینە کوڕەکەت ڕەنگە بەو تەمەنەوە پێویستی بە زەواجە گرفتی ئەمانە لە قۆناغی هاوسەرگیریە چۆن ئایا دەبێ حتمما لەگەڵ کەسێک هاوسەرگیری بکەن کە تو هەڵگیری ئەم نەخۆشیە بن یاخود چارەسەر هەیە یاخود دەرزی هەیە و بەکاری دێن من کوڕەکەم کە نەخۆشی تەلەسیمای هەیە ئەوێ بزانم چی بۆ بێنم ئەوە زۆر مهمە نەخۆشی تالاسیما ئێستا لەخوا بەزێ زۆر لە نەخۆشی تالاسیمامان هەیە کوڕەکان هەمویان هاوسەرگیریان کردووە و کچەکان شویان کردویانە لەگەڵ کەسانێکا کردیانەکە وەکو خۆیان نەبوون هەبێتەنانەت سیفەتەکەشی هەبێ ئەمە ئاسان ئەو منداڵی کە لەم زەواجەوە ببوورە جەلالەکەوێتەوە ساغ و تەندروستە ئەو مناڵی لە بینی ئەم دوو کەسا ئەبێت سیفەتی باوکەکە هەڵەگرێتەوە بەڵام بڵین مایجەر و ماینەر و ئەمانە ئیتر باوکەکە چ سیفاتێکیە سیفاتی ئەو هەڵەگرێتەوە نیسبەی تیا ئەبێ ئەو کاتە ئەویش طبعاً ئەیکەیەتە دنیا و گەورە ئەبێ فحسی خۆی بکە و بزانێت چیە بۆی دیسان ئەگەر هاوسەرگیری کرد تووشی هەڵگیری نەخۆشی تالاسیمای نیە بەڵام ڕەنگە سیفەتەکەی هەبێ وەکو باوک سیفەتەکە بەڵێ وەکو باوە گەورەی هەڵبەتە ئەگەر توژمێکی تالاسیمیا خۆی هاوسەرگیری بکات ئێوە مەبەستانەوە بوو ئەگەر بۆ منە توژمێکی تالاسیمیا لەگەڵ کەسێکی ئاسایی مەبەستمان کەسی ئاسایی کە سیفەتی نەبێ سیفەتی تالاسیمیای نەبێ هاوسەرگیری بکە ئەمە شتێکی ئاساییە و ئەشکرێ و ئەشتوانە مناڵیشان بێت لە سا 25 بۆ 50 ئەگەر هەیە سیفەتی باوکی کە خۆی نەخۆشە باوکەکە نەخۆشە وەرگێتەوە لەوانەشە ئاسایی بێ سیفەتی دایگۆر زۆر باشە لەناو کۆمەڵگەیمە ئاسانە بۆ منە خەڵکێک کچێکی خۆی بداتە کوڕێکی هەڵگیری تالاسیما یاخۆت کوڕێک کچێکی هەڵگیری تالاسیما یەک شت هەیە ئەگەر ئەم دوانە هاوسەرگیری بکەن بڕیارێکی نادروست ئەبێ بدەن قەتحی مناڵ بکەن ئەگەر لەگەڵ بڕیارێکی نادروستیان هەڵگیری تالاسیما ئەگەر ئەم حاڵەتەمە هەیە نیمانە تا ئێستا من نەبینیوە ئەگەر کاکۆچەری زیاتر لەناو زۆر باشە لەبەرەوەی دەرفەتی بەرنامەکەم نەماگەر زۆر بە کورتی کۆمنتی خۆتان بدەن لەم ساڵ لەم ڕۆژەدا کە تایبەتە بە ڕۆژی جیهانی نەخۆشەکانی تالاسیما بەڵام وەڵام دەستخۆشیتان یەکەم منەمەوێت پەیامم گێنم بە هاوڵاتیان بە تایبەتی کوڕان و کچان کە پێش پرۆسی هاوسەرگیری بیر لە پرۆسەکە بکەنەوە تکایە پێشەوە پشکنینی تایبەت بە نەخۆشی تالاسیمیا ئەنجام دەن تا ژیانێکی ئاسوودە و نەوەیەکی تەندروستیان هەبێ و داوا لە هاوڵاتیانی شەکەم هاوکاریەکانیان چ مادی چ معنەوی چ بەخسێکی خۆشش بێ لەگەڵ توژبانی تالاسیمیا بەردەوام بێ و بەسەرکردنەوە و سەردانیان هەبێ دەستخۆشیش بۆ ئێوەکەم و سوپاسانەکەم من سپاسی شاشە جوانەکەی ئێوەکەم و پەیامیشم بۆ تێکڕای خەڵکی کوردستان و خەڵکی جیهانیش هەیە ئەگەر ئەیانەوێ کەسانێکی تەندروست باش بن و دوو کەس کە هاوسەرگیریەکەەوە ئەوێنەوەیکی جوانی هەبێ بە پێشوەختە پشکنین بۆ خۆی بکات بۆ ئەوەی ژیانێکی خۆش و ئاسوودە بەرێتە سەر زۆر سپاس بۆ هەردوو بەڕێزان کا کۆچەرکەری مەروە کاکێ بینەرانی عزیز ئێوەش تەنها بە تعاملێکی جوان و زەردەخەنەیەک بەڕووی هەڵگرانی نەخۆشی تالاسیماوە بەشێک بن لە چارەسەرکردنیان ناوبڕێک وەردەگرین و لە تەوەری دووەمی بەرنامەکەمان پێتان دەگەینەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور.
زەیتی ریزی کە لە کەپەکی برنج بەرهەم هاتووە هەڵدەستێت بە دابەزاندنی ڕێژەی کۆلیسترۆل و شاری خوێن ڕێگرە لە قەڵەوبوون ئۆمێگا 3 و ئۆمێگا 6 و ئەنتی ئۆکسیدی تێدایە بەسوودە بۆ پێست و ڕێگرە لە دەرکەوتنی نیشانەکانی پیربوون بەکاردێت بۆ چێژلێنان و سوورکردنەوە و دروستکردنی زەڵاتە ڕێکخراوی تەندروستی نێودەوڵەتی هانی خەڵک دەدات بۆ بەکارهێنانی زەیتی ریزی زەیتی ریزی لە دەستپێشی ڕۆژدا کوبێک چای مەلیک پڕت دەکات لە وزە لەسەر کار و لە کاتی پشوو تەنیا کوپێک چای مەلیک باسە بۆەوەی بە درێژایی ڕۆژ ئاسوودە بیت. کۆمپانیای بورهان خاوەنی فەرمی چای مەلیکە. گەڕان بە دوای تامێکی نایابوو بۆنێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنی. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین هێمای سەرکەوتن. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. خوانێکی تایبەت لەگەڵ ڤیتا تاقیب کەرەوە و پێشکەشی خێزان و ئازیزانتی بکە. ڕۆنی ڤیتا لە ڕووەکی سروشتی بەرهەمدێت و پێکهاتەکەی چەوریە زیان بەخشەکانی تێدا نییە. ڕۆنی ڤیتا باشترین ڕۆنی لە 100% سروشتی. ڤیتا نهێنی خواردنە بە تامەکانی سەرسفرەکەت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ڕێکخراوی هیوای کەمەندامان لەگەڵ چین و کۆمەڵێ لە چین و توێژەکانی کۆمەڵگە کەمپینێکی ڕاگەیاندووە لە پێنا و گەڕاندنەوەی یا دووبارە کۆلە جێگیرکردنەوەی موچەی بڕاوی کەمەندامان کەمپینێکیان ڕاگەیاندووە پێکەوە بینەری فاسیلەیەکی ئەو کەمپینە دەبین و پاشتر دێنەوە لاتان بۆ قسەکردن لەسەر بەرگەی دووەمی بەرنامی پەیامی ڕۆژ کە هەر قسەکردنە لەسەر چالاکیەکانی ڕێکخراوی هیوای کەمەندامان. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وأصحابه أجمعين. مسلمانانی عزیز و خێرخوازی کوردستان بە بۆنەی هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە پیرۆزبایی خۆمان وەکو کەمەندامان دەگەێنین بە یەکەتان. هیوادارین ئومێدەوارین دوعاخوازین لای خوای گەورە کە خوای گەورە دوعا و پەرستش و پاڕانەوەی هەموو لایەکمان قبوڵ بفەرمێ. ئاشکرایە کە خوای گەورە گەلێک وێستگەی داناوە بۆ بەندایەتی کردنی مرۆڤەکان و لەو وێستگانەشدا کە ئاسایی نین لەگەڵ کاتە ئاساییەکاندا ئەویش بۆ ئەوەیە کە خەڵکی تیایدا عیبادەت و پەرستشی خۆی بە شێوەیەک بکە کە جائیزە و پاداشتەکەی لای خوای گەورە چەند قاتە. زۆرێکن لەو مسلمانانەی کە خوای گەورە نیعمەتی سەروەت و سامانی پێداون و سپاس بۆ خوای گەورە کە مسلمانانی کورد بەخشندەترینی مسلمانانن لەناو مسلمانانی هەموو دنیاە. هەر بۆیە ئێمە لە ڕێکخراوی هیوای کەمەندامانی کوردستان بۆ ساڵی ئەم ساڵ بۆ ڕەمەزانی ئەم ساڵ بڕیارمانداوە بە ڕاگەیاندنی کەمپینێک لە ڕێی سۆسیال میدیاوە لەژێر ناونیشانی گەڕانەوەی هیوا بۆ کەم ئەندامانی مافخورا و موچەبڕاو.
بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه بینەرانی عزیز و خۆشەویست سڵاو و ڕەحمەتی پەروەردگار لەسەر هەموو لایەکمان بێ بە بۆنەی هاتنی مانگی ڕەمەزانەوە سەرەتای مانگی ڕەمەزانەوە پیرۆزبایی هاتنی مانگی ڕەمەزان لەسەر چەم مرۆڤایەتی دەکەین و لەسەر جەم ئیمانداران دەکەین داواکانی لەخوای پەروەردگار بیکاتە مای خێر و ڕەحمەت و سۆز و بەزەی و میهرەبانی و هەرزانی و ئاسایشی و تەبایی و محەبەتی زیاتر لە نێو کۆمەڵگەی ئەمە و نێو کۆمەڵگەی بە مرۆڤایەتی بەگشتی. ئازیزان و خۆشەویستان ئێمە مەبەستمانە لەم کورتە وتارەی کەوا لە خزمەتتانە عەرزی دەکەین لەگەڵ توێژێک لەو توێژانەی کەوا لە نێو کۆمەڵگەدا بوونیان هەیە و توێژێکن لە نێو هەموو خێزانێکدا کەم تا زۆر بوونیان هەیە و هەمومان معنین بە باس و خواسی ئەم توێژە لە هاوکاریکردون لە بەدەمەبوونیان ئەویش توێژی کەماندامانە. لە ڕاستیدا ئێمە وەکو موسڵمان مەطلوبە لەسەرمان وەک چۆن پەرستشی خوا دەکەین وەکو نوێژ و ڕۆژ و زەکات و سەرفترە و سەدەقە و بەخشین و چاکە و چاکەکاری کە معنایەکی بەرفراوانتر و زیاتریش ئەبەخشێ لە تەنها لە پارە کۆ نەبووەتەوە بەڵام ئەوەی کە ئێمە بە خصوص بە تایبەتی باسی دەکەین ئەوەیەکەوە ئێمە لەگەڵ ڕێکخراوی هیوای کەم ئەندامانە کە کەمپینێکیان ڕاگەیاندووە وەکو هیوایەک بۆ گەڕانەوەی هیوا بۆ ئەو کەم ئەندامانەی کەوا موچەیان خوراو موچە خوراو و موچەکانیان براوە و موچەکانیان بڕاو و مافیان خوراوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله ومن والاه. مسلمانانی بەڕێز برایان و خوشکانی ئازیز مرۆڤ دۆستان لە هەر شوێنێک هەن سەلام و ڕەحمەت و میهرەبانی خۆی پەروەردگارتان لێبێت. معلومی هەموو لایەکتانە خۆی پەروەردگار کە ئینسانەکانی دروست کردووە هەر یەکە و بە شێوازێک دروستی کردوون بۆ حیکمەتێک کە خۆی ئەیزانێت بە حیکمەتێک کە خۆی ئەیزانێت. هەندێک لە ئینسانەکان خۆی پەروەردگار دروستی کردوون بەبێ ئەوەی لە هیچ ئەندامیشیانە خەلەل هەبێت. هەندێک لە مرۆڤەکان خۆی پەروەردگار دروستی کردوون لە ئەندامێک لە ئەندامەکانیاندا نقصانێکی دروست کردووە کە دنیای ئیبتیلایە دنیای تاقیکردنەوەیە. ئەو کەسانێک کە خۆی پەروەردگار بە کەم ئەندام دروستی کردوون جا لە چاودا بێت یاخود لە دەستا بێت یاخود لە گوێدا بێت یاخود لە لووتدا بێت هەر کامێک لەمانە بێت خۆی پەروەردگار دروستی کردوون. خۆی پەروەردگار ئاوای بە باشزانیوە دروستیان کات چونکە دنیایەکی کەمە. ئەم کەم ئەندامانەی کە خۆی پەروەردگار بەم شێوازە دروستی کردوون ئیسلام گرنگیەکی تەواوی پێداون ئیسلام ئیهتیمامێکی تەواوی پێداون. ئەم ئیهتیمامدانەی ئیسلام بە کەم ئەندامان ئەوەمان پێڵێ کە ئێمەی مرۆڤ دۆست ئێمەی ئیسلام دۆست ئەگەر کەسانێکیش بین دوور لە ئیسلام و دوور لە قورئان بین وەکو ئینسانیەت گرنگە ئێمە گرنگی بەم چینە بدەین. بینەرانی عزیز دیارە لە هەرێم و وڵاتێکدا دەژین کە ژێر زەوی و سەرزەویەکەی هەمووی نیعمەتە هەمووی بەرەکەتە بەڵام بەداخەوە ئەم بەرەکەت و ئەم نیعمەتە لە ئێستادا ئەم نیعمەتە بۆتە نیقمەتێک بۆ خەڵکەکەی. ڕێکخراوی هیوای کەمەندامانی کوردستان کە تایبەتە بە کەمەندامانەوەم ڕێکخراوە کەمپینێکی ڕاگەیاندووە بۆ ئەو کەمەندامانەی کە موچەکانیان بە ناحەق ڕاگیراوە بەڵام نەک لە ئێستادا بۆەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی ئەم کەمپینەوە موچەکانیان پێ بداتەوە بەڵکو لەبەرەوەی کە شتێکیان بۆ کۆکەنەوە لە ڕێگەی خێرخوازانەوە کە بتوانن ئەم ڕەمەزان و جەژنی ڕەمەزانی پێبەڕێ بکەن. ئێمە لەم تەوەری بەرنامەکەمان زیاتر قسە لەسەر لەگەڵ ڕێکخراوی هیوای کەمەندامانەکەین لەسەرەوەی کە چۆن کەمپینەکان ڕاگەیاندووە وەکی هاوکاریان دەکا بەوە خێرخوازانە کێن کە هەمیشە بوونەتە باوکێک بۆ خەڵکی ڕەشوڕوت و فەقیر و هەژار لەبری حکوومەت و تاکەی کەمپینەکان بەردەوام بێت. لەم تەوەرەدا میوانداری بە ڕێزان مامۆستا خۆشناوڕۆڤ لێ پرسراوی ڕێکخراوی هیوای کەمەندامانمان کردو هەروەها بەڕێز کاک فواد کەریم ئەندامی ئەنجومەنی بەڕێوەبرزنی ڕێکخراوەکە. سپاس بۆ ئامادە زۆر بەخێربێن سەر سەرچاومان. کاک مامۆستا خۆشناوە گەل لە جەنابتەوە دەست پێ بکەم ئەم کەمپینەتان چەند ڕۆژ ڕاگەیاندووە و تاکەی بەردەوامە بێت. ئەم کەمپینەمان لە دوێنێ کە دوی ڕەمەزانی ساڵی ئەم ساڵ بووە ڕاگەیاندووە لە کۆنگرێکی ڕۆژنامەیە کە کامێرەی بەڕێزیشتان لەوێ بوو بۆ ڕووماڵکردنی و ئەم کەمپینە بە درێژای مانگی ڕەمەزانی پیرۆز هەتاوەکو ڕۆژی 29 ڕەمەزان بەردەوام ئەبێت. بەردەوام ستافێکی کارە لە ڕێی ئەو ژمارە تەلەفۆنانەوە کە دانراوە
لە بڵاوکراوە و لە لافیتەکانە و لە ئۆفیسی سەرەکی ڕێکخراویش لەبەرەوەی ئێمە بەداخەوە لەلایەن دەستگا پەیوەندیدارەکانەوە ڕێمان پێ نادەن لە سەرشەقام ئەم جۆرە کەمپینانە بکەین بۆیە ناچار بووین لە ناو بارگای ڕێکخراوەکەی خۆمانە ئەو کەمپینە ڕابگەێنین و تەنها شوێنی وەرگرتنی یارمەتیمان ئەو ناو بارگای ئۆفیسی ڕێکخراوەکەی خۆمانە بۆ ڕێگەزان بێنادەماوەسە خۆش زۆر جار بنە هۆی ئەوەی کە زۆرێک لەم کەمپینانە کراوە دوایی کێشە و گرفتی لێکەوتۆتەوانێ یاخود ئەو داهاتی کە کۆ ئەکرێتەوە دوای بە شێوەیەکی ناشەفافی تەوزیعکرێیان نازانرێت چی لێ دێ مهم ئەوانیش مبەرری خۆیانیان هەیە بۆ ئەم حاڵە زۆر باشە بۆکی کۆکەنەوە ئێمە ئەم یارمەتی و باربۆیە کە کۆکەینەوانێ بۆ دووچینی کۆکەینەوانێ ئەو کەمەندامانەی کە زۆر هەژارن موچیان هەیە بەڵام زۆر هەژارن بۆ موچەیە ناژین چونکە جەنابتان دەزانن موچەی کەمەندامی لە باشترین حاڵەتی 150,000 کەمترینیشی 100,000 ئەم 150,000 کە دووچینە و حکوومەت ئەیات و چەند ساڵێکە هەیە ناڵێن هیچ جێشی بۆ کەمەندام نەگرتووە بەڵام ئەو جێی نەگرتووە کە بتوانێت ژیانێکی خۆشگوزەران بۆ کەمەندام دابین بکە ئەگەر کەمەندامێک ماڵ و مناڵی هەبێ ئەگەر کەمەندامێک زاهیرەی کەمەندامی دیاردەی کەمەندامیەکە تایە زۆر بێ ئەوە بە دڵنیاییەوە هیچ ناتوانێت ئیسیفادە لەو پارەیە بکە یعنی بەشی زۆر کەمی ئەکا و ئەگەر بێت و ماڵ و منداڵی هەبێ ئەوە هەر بەشی ناکە لەبەرەوە ئێمە چینی هەژار چینێکە لە ناو کەمەندامانە کە زۆر هەژارن طبعاً کەمەندام هەمووی هەژارە بەڵام فەرقی تایە ناڵێن هەمووی یەک ئاستە فەرقی تایە خەڵکیی تایە زۆر هەژارە خەڵکی تایە کەمتر هەژارترە ئێمە بۆ ئەوانەی کە زۆر هەژارن بەڕاستی ئەوە چینێکیشیان ئەوانن کە لە ئێستا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەهۆی لیجنە و لیجنەکاری لە نێوان هەردوو وەزارەتی کار و وەزارەتی تەندروستی و هەڵەی هەندێک مۆزەف لە وەزارەتی کار و باری کۆمەڵایەتی موچەکانیان ڕاگیراوە ئێمە ئەم کەمپینە هەدەفی سەرەکیمان ئەوەیە کە لەم ڕەمەزانەدا بتوانین ئەو یارمەتی و باربۆیی کۆ ئەکرێتەوە جا چ خۆراک بێ یاخود یارمەتی مادی بێ وەکو پارە ئێمە کۆی ئەەکەینەوانێ و دواتر لە ڕۆماڵێکی ڕۆژنامەیە ئەگەر خی گەورە کردی و گەیشتە بڕێکی وەها باش کە ئێمە بتوانین ڕووماڵێکی ڕۆژنامەی باشی بۆ بکەین دڵنیا بن لە مەراسیمێکە لە کۆتایی ڕەمەزانە پشتیوانی خی گەورە دابەشیەکە جەناب تامەکو ئەندامی ئەنجومەنی بەڕێوەبردننی ڕێکخراوی هیوای کەمەندامان چەند کەم ئەندام موچەکانیان ڕاگیراوە و چاوەڕی ئەم کەمپینەن کە خێرخوازان و مسلمانان و زانایانی ئاینی و کۆمپانیاکانی کەرتی تایبەت دەستی هاوکاری درێژ بکەم بۆ ئەوان کە سفرەی جەژن سفرەیەکی جوان و خۆش بەسەر برن سەرەتا بە ناوی خوا سپاس بۆ یشکام دەرفەتتان بۆ ئێمە ڕەخسان کە بتوانین باس و خواسی خۆمان سەبارەت بەم کەمپینە بەگوێی خەڵگا بدەین بۆ جارێکی تر ئێمە بە باشمانزانی وەکو ڕێکخراوی هیوای کەمەندامانی کوردستان یەکێ لە کارەکانی ئەم ساڵمان لە ڕەمەزانی ئەم ساڵا بۆ ئەو کەسانە بێ کە بە هەڵا ناویان چۆتە ناو لیستی موچە بڕاوەکانەوە تقریباً 22,000 کەس موچەی بڕاوە بەڵام لەو 22,000 کەسە زۆریان مستحقن کە ببڕێ هەیە ڕێژەی ئەوەی کە بە هەڵا هەمووشیان ڕێژەکان ڕێژە یاساییە خەڵکمانەیە لە 100 خەڵکمانەیە لەسەر عەرەبانەیە خەڵکمانەیە شەلل دەماخە خەڵکمانەیە نابینای سفرە کە ئەچیتەیەڵە بە هەڵە ناوەکەی چەند کەس لەو 22,000 بە ناڕەوا موچەکەی بردراوە ئەتوانین بڵێن حدودی ڕەنگە بچێتە ئەوەی کە بە ناڕوا بڕاوە 7,000 کەس ئەوەیشی کە بە هەڵە کراوەتە لیستەوە تقریباً 400 کەس بۆچی بیانین پیان نادەنەوە ئەم موچەیە خۆ دەزانی لە وڵاتی ئێمەیە لە وڵاتی ئێمەیە کاتێکە بتەوێ مەعاملەیە بکەی بۆی کە موچەیەکت هەبێ ئەبێ ساڵێک بۆ ساڵ و نیوە بۆ 2 ساڵ لەگەڵ یا خەریک بی تا موچەکەت بۆ ئەکرێ بەڵام لەگەڵ بڕینی یەکەم کەلیمە کە لە زمانی ئەو بەرپرسەوە کە بەرپرسە لە موچەیە کەلیمەکە لە دەمیاتوەتە دەرەوە موچەکە بڕاوە ئێستا حکوومەت ئەڵێتی بۆی کە موچە ڕاگیراوانە بداتەوە حکوومەت دەتوانم بڵێم هیچ جارە هیچ پلانێکی نییە چکە حکوومەتی کە ئێستاە حکوومەتی کاربەڕێکەرە حکوومەتی بڕیاردەر نییە لە وڵاتی ئێمە تاسەیە دروستەکەن دوای 10 ساڵ چاک ناکرێت بۆی کە زانیاری زیاتر لەسەرەوەی کە بۆچی موچەکانیان پێ نادرێتەوە وەربگرێگەر هاوکارانم هاوکارم من لە ڕێگەی تەلەفۆنەوە بتوانن بەڕێوەبەری کاروباری کۆمەڵاتی سلێمانیمان بۆ وەرگن چکەوەش بەشێکن پێوەستان بۆ کەمەندامەوانە ئەگەر هاوکارم یارمەتی بدەن بتوان لە ڕێگەی تەلەفۆنەوە بەڕێز عومەر گوڵفیمان بۆ وەرگن کە و کاتە زیاتر بزین هۆکارەکەی لەوەی کە حکوومەت بۆچی موچە ڕاگیراوانەوەی کە بە هەڵە ئەمێ خراوەتە ناو 22,000ەوە ناداتەوە ئەو کاتە قسە گفتوگوی زیاتر ئامادە بێ کاک فواد لەو 7,000 کەسە چەندی ئێوە داکۆکی لێکن و بەتەمان لە ڕێم کەمپینەوە دەستی هاوکاری و
کۆکردنەوەی هاوکاری بۆ درێژ بن. ئێمە ئەو کەمەندامەی کە بێت لای ئێمە ناوی خۆی تۆمار کات کە موچەی بڕاو بە تایبەت چکە فۆکسی ئێمە زیاتر لەسەر موچە بڕاوەکانە ئەوانەی کە بەناحەق موچەیان بڕاوە. تۆ خەڵکانێکەیە موچەشی نەبڕاوە بەڵام وەزعی باشترە لەوەی کە موچە وەزعیشی خراپە و موچەکەشی بڕاوە. ئێمە زیاتر فۆکسی ئەم بەرنامەی ئێمە ئەم بەرنامەی کۆمەکردنە بۆ ئەوەیە کە بتوانین ئەوانەی کە موچەکانیان بڕاوە بەناحەق موچەکانیان بڕاوە حدود 1970 کەسێکە بێ لە سلێمانی کە ڕێژەی کەمەندامیان تەواوە ڕێژێکی یاساییە نابێ ببڕدرێت بەڵام ئەڵێ بە غەڵەت ناوەکە چۆتە ناو لیستەکەەوە. ئەمانە ئێمە زۆر تەشید ئەلەوانە ئەکەینەوە زیاتر بەرنامە. چەند مانگە موچەکەیان بڕاوە؟ تقریبەنەوە 4 مانگوا بۆ 4 مانگە چێوەریان نەگرتووە و 2 مانگی کەش دوای ڕەمەزان چێ ئەڵێ ئەدرێتەوە ڕەنگە ئەو کاتیش 2 مانگی ترداندانەوە دوای ڕەمەزان نادرێتەوە لەبەرەوەی ناکرێت. بەڵێنی 6 مانگی داوەکە ئەبێت لەو 6 مانگەیە بۆیان حساب کرێ بەڵام هیچیان بۆ حساب نەکراوە تا ئێستا ئێسێمە کە نابیستامان هەبوو وتیان کاکە 15 بچن مەعاشەکەی وەرگن 15 چون تۆڵای کاکا بێت 2 مانگی کە بێن ینی کێشەکە لەوەی کەس بەرپرسیارەتی ناگرێتە ئەستۆ. بەڵێ مامۆستا خۆشناو لە دوای 6 مانگەکەوە حکومت بۆ کۆڵی لە سفرەوە دەزەکاتەوە بە موچە یام ئەو 900,000 کە هی ئەم 6 مانگە بۆ 650 ئەکاتە بۆ منە 900,000 ئەمەشیان بۆ وەکۆڵێت تعویز دەکاتەوە بۆیان قەرە بۆ کاتەوە یان بۆ لە سفرەوە دەست پێکاتەوە. ئەوە لەژێر ڕەحمەتی ڕێنماییەکانی وەزارەتی داراییە ئەگەر دارایی سۆز و عەتفی جوڵاو وتی بۆیان سەرفکەن بۆیان سەرفەکەنەوە ئەگەر وانە بوو بەداخەوە فەوتێ کۆمەڵێک ڕوونکردنەوە پێویست بوو برای بەڕێزم لەبەرەوەی لە ڕووی یاساییەوە ئاگای لە کۆمەڵێک شت نییە چونکە ئەم برا بەڕێزەمان زۆرتر ئیشوکاری داراییمان بۆ ڕاییەکە مەسئلەی برینی موچەی کەمەندامان کە بڕاوە ئەوانەی کە بە ناڕەوا چۆتە ناو ئەو لیستەوە ئێمە لەگەڵ وەزارەت لەگەڵ بەڕێبەرایەتی گشتی جەنابی مامۆستا عومەر گوڵپی کە بەڕاستی ئێمە بە باوکی کەمەندامانمان حساب کردووە لە سلێمانیە چونکە هەموو دەقە و سەعات و ساتێک لەگەڵ هەر ڕێکخراوێک لە ڕێکخراوە کەمەندامیەکانی سلێمانی گەرمیان لە هەر کوێیەک سنووری دەسەڵاتی ئەو بێ سنووری دەسەڵاتیشی نەبێ و پرسێک پەیوەندی بە کەمەندامانەوە هەبێ ئەو بەڕێزە دایم لەسەر خەتە لەگەڵمانە هیچ ڕۆژێک نەبووە هیچ کاتێک نەبووە کە من خۆم بەردەوام وەکو سەرۆکی ڕێکخراوێک زۆرینەی کات پەیوەندی پێواکەم کۆبوونەوەی بەجێهێشتووە لە بەرخاتی جوابدانەوەی تەلەفۆنێکی ئێمە مقاطعی ئیسراحەتی خۆی کردووە لە بەرخاتری جوابدانەوەی تەلەفۆنێکی ئێمە بەڕاستی شیاوی ئەو پۆست و ئەو شوێنەیە زۆری ئیش بۆ ئێمە کردووە لەو بارەیەوە یعنی من ئومێدەوارم کە حکومەتی تازەش تەشکیل بوو ئەو بەڕێزە لە شوێنی خۆی بمێنێتەوانێ هەموو حیزبەکان احترامی ئەو هەموو چالاکیە بگرن کە ئەو پیاوە نواندوێتی ئەمە وەکو دەسەڵاتەکانی ئەو بەڵام مامۆستا شتێکی بۆ ئێمە کرد لە ڕابردووە بۆ کاڵێم بۆ ئێمە بەستم بۆ کەمەندامانە ئەویش ئەوە بوو کە مانگێکیان ئەوانەی کە بە هەڵە موچەکانیان پێدراوە لە ڕێی پسوڵەیە بڕاوە لە ڕووی پسوڵەیەکی تایبەتی خۆیەوە ئەیتوانی موچەکانیان بۆ سەرفکە چەند کەسێک توانیان لەو بارودۆخە موچەکانیان وەربگرن ئەوە بۆ ئێمە زۆر چاک بوو بەڵام دوای ئەوە ئیتر ڕێنماییەک دەرچوو کە نابێ پێیان بدرێ هەتا هەموو لیژنەکان تەواو بێ هەمووی ئەبێتەوە بە یەک لیستی موحەد ئەو کاتە پێیان بدرێ هەتا لیژنەکان تەواو ئەبێتەوە بە یەک لیستی موحەد ئەمە 6 بۆ 7 مانگی پێ ئەچێ لە مانگی یەکەوە کە کار بەم شتەکراوە بڕاوە بۆ مانگی 6 ئەنجا تەسەوەرەکەین تەواو ببێت و بچێتە سەر پێی خۆی ئەمەش معلومەیە بەڵام ئێمە ناتوانین سەرچاوی معلومەکە بڵێن چونکە لەبەرەوەی کە ئەو مەسئلەیە کە بێ بمێنێتەوانێ بۆ وەختی خۆی بەڵام مهم ئەوەیە ئەو معلومەیە کە تا مانگی 6 ئەو ئیشوکارە تەواو ناکرێت و باوەڕ ناکەم پێیان بدرێت سەبارەت بەوەش کە ئایا موچەکانی ڕابردویان بۆ سەرفەکرێتەوە یان نە من زۆر بە سەراحەتە دەڵێم ئەبێ هەموو ڕێکخراوە کەمەندامیەکان مشوری ئەو بابەتە بخۆن و خۆپیشاندانی بۆ بکەن و کەمپینی بۆ بکەن و بەیاننامەی خۆتان فشارتان دەبێت بۆی کە موچەیە بەسەریەکەوە هەمووی بدرێتەوە بەڵێ حتمەن ئێمە یەکێک لە خۆپیشاندانەکانمان لە بەردەم نووسینگەی پەرلەمانی کوردستان لە سلێمانی لە ڕۆژی 2 کرد بۆ ئەو بابەتە 13 کەناڵی ڕاگەیاندن ئامادە بوون ژمارەیەکی زۆر لە پەرلەمانتاران ئامادە بوون یاداشتی خۆمان ڕاداست کردووە بە لیژنەکانی پەرلەمان بۆی لە ڕێگەی ئەوانەوە بتوانین متابعە بکەین چونکە ئێمە وەکو ڕێکخراوە کەمەندامیەکان زۆر ئاسان دەستمان ناگاتە جونگەکانی حکوومەت بەڵام ئەوان وەکو نوێنەری خەڵک ئاسانتر لە ئێمە دەستیان نەگاتە جونگەکانی حکوومەت زۆر باشەوە خۆشمان کێ
ینی ئامادەی دەربڕیەوە بۆتان لەوەی کە هاوکارتان بێ بۆ سەرخستنی ئەم کەمپینە وەکو کۆمپانیا وەکو خێرخواست خەڵکانێکن کە بایەوە دەخانەکەن بەڵە خەڵکانێکن مامۆستا کامەران بەڕێوەبەری حەج و عەمرە بۆ هەموو شتێک ئامادەی خۆی دەربڕیوە کردوشمانە بە ئەندامی لیژنەی سەرپەرشتیاری کەمپینەکە مامۆستا شاخەوان بە هەمان شێوە کات دکتۆر ڕەوا کوڕی مامۆستا جەمال عەبدول ئەویش بە هەمان شێوە کاک دکتۆر غالب ئەندامی پەرلەمانی عێراق ئەویش بە هەمان شێوە کاک بێستونی شەید جەبار چالاکێکی کۆمەڵگەی مەدەنیە ئەویش بە هەمان شێوە ئامادەی خۆی دەربڕیوە ئەمە وەکو ئەو کەسانی کە ڕۆڵیان هەیە لە ناو کۆمەڵگەدا ئەم بەڕێزانە هەمویان بەڵێنی هەموو جۆرە هاوکاریەکان بە ئێمە داوە کە هاوکاری کەمپینەکەمان بن و لەگەڵمان نابن و لەو شوێنەی ئێمە ناتوانین کێشەیەک چارەسەر بکەین ئەوان هاوکار بن بۆ چارەسەرکردنی کێشەکە بۆ گەیاندنی دەنگی ئێمە بە خێرخوازان بۆ گەیاندنی دەنگی ئێمە بە کۆمپانیەکانی کەرتی تایبەت ئیتر ئەوە ئەمێنێتەوە سەر خەڵکی وڵاتی ئێمە ئایا خەڵک لە وڵاتی ئێمە تا چەندێک هەست ئەکا بەوەی کە ئەمە معاناتێکی گەورەیە زۆر باشە ئەکا بەوەی کە کەمەندام تووشی کێشە بووە لەم نقطەیە چاوەڕێەکەن مامۆستا خۆشنەوە چەند پارە بێتە دەستان لەوەی کە بتوانن سفرەی ڕەمەزان و جەژنی ئەو کەمەندامانەی کە خۆتان بەشیا و مستحقی دەزانن بۆیان بڕازێننەوە ئێمە لە خەیاڵی خۆمان وامانداناوە کە بەلانی کەمەوە سەروی 100 ملیۆن دینار بێتە ناو کەمپینەکەمانەوە و بتوانین یارمەتی 400 بۆ 500 کەسی پێبین ئێمە ئاوامان تەخمین کردووە لە لای خۆمان ئەوەی ئەمێنێتەوە هاوکاری چونکە کورت قسێکیان هێڵن کەس بە خەیاڵ نەبووە بە ماڵ بەڵام ئەوەی ئێمە پلان ڕێژیمان بۆ کردووە ئاوایە ئەنجا پلانەکەی ئێمە هەڵ ئەگەڕێتەوە یاخود وەک خۆی جێبەجێ ئەکرێ ئەوە ئەمێنێتەوە سەر خێرخوازان کە ئێمە لە سنووری کوردستان بەڵێ ببوو سلێمانی نوێنەرایەتیمان هەیە ئەتوانن کەسێک کە خۆشی نەتوانێت بێت بە ئێمە بڵێ ئێستا ئێمە ئەمڕۆ بەڕێزێک لە هەولێرەوە پەیوەندی کرد ئێمە یەکسەر نوێنەرمان چوو لەوێ ئەوەی کە داینابوو ڕادستی کرد و بە وەسڵ ئەگاتە دەستی ئێمە و ئێمەش بە وەسڵ دواتر هەمووی بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن بڵاو ئەەکەینەوانێ و هیچ شتێک نییە لە لای ئێمە کە شاراوە بێ چۆن دوێنێ بانگمان کردوون هەموو کەناڵەکانی ڕاگەاندن ڕووماڵی دەستپێکردنی کەمپینەکان بۆ کردوین ئاوا بانگیانەکەنەوە بۆ ڕووماڵی تەوزیعاتەکە و ڕووماڵی کۆتایی پێهاتنەکەشی ویستمەرەوە پرسیارە بکەم بەس مامۆستا خۆشنەوە دیار وەڵامیدا کە ویستم سنووری چالاکیەکان و ئەو کەمپینە و ئایا بەرهەمی دەستهاتووی کەمپینەکە تەنها بۆ کەمەندامانی شاری سلێمانیە بێ یان بۆ هەموو پارچەکانی قسان بە مامۆستا فواد وەڵامی ئەوە نەخێر ئێمە کە ئەم کەمپیناکەین دیارە نوێنەرایەتیشمانەیە لە هەولێر نوێنەرایەتیمانەیە لە شاری سلێمانیە و ڕێکخرا و بارگای سەرەکی لێرەیە و نوێنەرایەتیمانەیە لە سەیسایە نوێنەرایەتیمانەیە لە چەند شەماڵ ئێمە توانین لە ڕێی ئەو شوێنانەشەوە بار بۆکە ئەگەر ئیشەڵا نەتیجەی یارمەتیەکە تەنها پارەیە یام هاوڵاتیان توانن کەسێک کۆمپانیای بۆ منە جەلال خۆراکی هەیە هیوای جلوبەرگی هەیە هیوای لەوەچێ شتێک کە ئایا بۆ منە ئێوە تەنها مادە و پارە وەرەگرن یام خۆراک و جلوبەرگ و شتەکانی ترکە مای ڕازاندنەوەی جەژنەوە شتانن بۆ ئێوە سوودی هەیە هەر هاوکاریەک هەر بەخشینێک لە جلوبەرگ بێ لە خۆراک بێ لە پارە بێ ئێمە ئامادەین وەری بگرین و ئیشەڵا وەکو خۆشی ئەگەینەوە جێی خۆی و ئێمە زۆربەی کاتێکە چالاشیەکمان هەیە یا بەرنامەیەکمان هەیە هەوڵماندا نوێنەرێکی ئەو کەسەکە کە هاوکارێکی گیان و نوێنەرێکی لەوێ ئامادە بێ بۆی بزانێت چۆن ئەم هاوکاری ئەگاتە جێی خۆی بەس بەڕاستی کاک فواد دۆخی ئێستا و کەمەندامانە بەگشتی بە تایبەتیەوەی کە موچەکانیان ڕاگیراوە لەم ڕەمەزانەیە دۆخی ژیانیان چۆنە وڵی زۆر خراپە وەکو ئێستا خەڵکمانەیە ئێمە ڕۆژانە خەڵک پەیوەندیمان پێواکە خەڵگەی پەیوەندی کردو توێتی پارەی کرێ سیارەکەم پێ نییە بێم ناوەکە بنووسم بێم ناوی خۆم تۆمارکەم لە بەرەوەی من ئەو چەند مانگەم و چەم وەرنەگرتووە ئەم بەیانە 2000 تەلەفۆنم بۆ کراوە بە مۆسیلەیە کەوتیانە من ناتوانم بێم وتم باشە کە من چووماوێ مشاورێک لەگەڵ برادرانەکەین بۆ ئەو کەسانن کە ناتوانن بێن ئێمە خۆمان بچین سەی حاڵیان بکەین و ئەدرەس و شتی تەواویان لێوەرگرین یعنی بەم جۆرەیە چەند کەس ناوی خۆی نووسیوە بۆی کە سوود من بێ لەو هاوکار وەڵاهی ڕۆژانە خەڵک سەردانەکە لە دوێنێەوە وڵا لە دوێنێەوە ڕەنگە بۆ ئەمڕۆ نێزیکی 25 بۆ 30 کەس سەرەتا ئیشەکەیە بە تەلەفۆنیش ناوەنووسنەوە بە تەلەفۆنی ئیشەڵا بە تەماین لەگەڵ ماوسا خۆشناوانە ئەم عەسرە کۆبوونەوەی بکەین وەکو کەمپینەکە کە بتوانین ئەو کەسانێک کە ناتوانن بگەنە لامان ئێمە بچین سەردانی زۆر باشە ببوورە ڕێز ئەم کەمپینەی کە ڕاتانگەیاندوە لە ڕێگەی میدیا و سوۆشیال میدیا و خۆتان ئاماژتان پێکرد ناتانەوێت وەکو لیژنەی باڵاکەش سەردانی کۆمپانیا و
خەڵکە خێرخوازەکان بکەن ئەمە ئیشەڵا بەتەمەین چکە یەکەم هەنگاوە یەکەم هەنگاوی ڕێکخراوی هیوایە کە بەم ئیشاستاوین و ئەمانەی شێکی جوان و پوختیش بێت و ئەو خێرەی ئەکرێ بچێتە جێی خۆی و ئەو خەڵکە کە خێر ئەکا کە تۆ بە دەستێکی ئەمی نەزانێ بگاتە جێی خۆی هەوڵمان ناوە ئیشەڵا لیژنێک دروستکەین بۆی کە سەردانی کۆمپانیاکان بکەین سەردانی دەستگا خێرخوازیەکان بکەین سەردانی ئەو کەسە دەوڵەمەندانە بکەین کە لە شاری سێمانیان ناسراون و سەروەت و سامانێکی باش خوا پێداون کە بتوان لەو ماڵی کە هەیەە بەشی کەمەندامانی لێ زۆر باشە. مامۆستا خۆشنا وەک لە فاسیلەکە بینیمان جەنابتان بە سوپاس و ستایشی خوا و ناردنی سڵاوات بۆ پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه و سلم دەستان پێ کرد و دوو لە مامۆستا ناودار و بەڕێزەکانی شاری سلێمانی مامۆستای ئاینی حزوریان هەبوو. بێگومان جەلال گەندەڵان و دیکتاتۆرانی کوردستان بووچەی خەڵک خۆم بەڵام ئێمە هەمیشە ئاینی ئیسلام بە پەنای هەژاران و لێقۆماوان ئەزانین. وەزارەتی ئەوقاف و زانایانی ئاینی و ڕۆڵی مینبەرەکان و هۆشیارکردنەوەی خەڵک لە دەوڵەمەندکردنی کەمپینەکە چۆنە بین و چۆن هەوڵتان داوە جمعانە خەڵک هۆشیار بکرێتەوە سەرفیترەی ڕەمەزان و زەکاتەکانیان بگەێنەوە کەسانەی کە موچەی 3000ێکی پێنیە بێت ناوی خۆی بنووسێ لەو کەمپینەدا. زۆر بە کورتی باوەسا خۆشناوچکە دەرفەتی بەرنامەکەمان تەواو بووە. ئێمە بەڕاستی وەکو خۆمان وەکو ڕێکخراوی هیوای کەمەندامانی کوردستان زۆرتر مەبەستمانە لەم بابەتەیە شکۆی کەمەندام زۆر پارێزراو بێ. لەبەرەوە زۆر لایەن هەیە زۆر شت هەیە ئەمە پەنای بۆ نابین. یەکێک لەو شتانەی کە ئێمە پەنای بۆ نابین مەسەلەی ئەوەیە کە نامانەوێ مامۆستا بە مامۆستا لەسەر مینبەرەوە باسی بکە. لەبەرەوەی ئەمڕۆ ئیعلام ڕووماڵی هەموو شتەکان ئەکا ئەچێتە ماڵ هەموو ماڵێکەوانێ چونکە لەوانەیە زمانی قسەکردن لە یەکێکەوە بۆ یەکێکی تر فەرقی هەبێ جۆری سەقافەت ئوسلوبی گەیاندن لە یەکێکەوە بۆ یەکێکە فەرقی هەبێ ئەڵێ نەوەکو خوا نەخواستە کەسێک یان کەمەندامێک لەو شوێنەیە هەبێت ئەو مامۆستا بەڕێزە قسەی تیاکە و دوایی ببێتە جێفۆکسی ئەو خەڵکەی کە ئەو مامۆسای قسەی بۆ کردوون. لەبەرەوە ئێمە زۆر تەرکیزمان لەسەر ئەوە نییە هەرچەند ڕۆڵی مامۆسایانی ئاینی ڕۆڵێکی گەورەیە بەڵام لەبەر ئەم نقطەیە کە مەسەلەی کەرامەتی کەمەندام لە بەینایە ئێمە بەڕاستی نامانەوێ مامۆسا بە مامۆسا بگەڕین ئەو مامۆسانی کە خۆیان پەیوەندیان پێوە کردوین یاخود ئێمە پەیوەندیمان پێوە کردوون و لە ئەوان دڵنیاین کە ئوسلوبی گەیاندنیان بە شێوازێکە کە شێوازێکی پەسەند کراوە لە ناو کۆمەڵگەیە توانیمانە ئەم جۆرە بابەتان لەگەڵا باسکەین سپاس بەخوا هاوکاریان کردوین و بەردەوام سپاس بۆ هەرجۆ بەڕێزان وانسا خۆشناوەڕواکەکوات لە ڕێکخراوی هیوای کەمەندامانی کوردستان سپاس زۆر بەخێر بێتان باشی. بینەرانی عزیز ناوبڕێکی کورت وەردەگرین و دوجار دەچینە لای تەوەری سێمی بەرنامەکەمان. کارگەی ئاسمان کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیانبەخش وەک ڕیسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن 1970 840 2000. بینەرانی عزیز تەرنجتان ڕاکێشین بۆ زانیاریەک لەسەر ئەوەی کە بۆچی لە بەتایبەتی لە ڕەمەزاندا نزیک بە 7 کاتژمێر خۆمان لە خواردن دەگرینەوە بەڵام هەندێک خەڵکەر قەڵەو دەبن. قەڵەوی لە ڕەمەزاندا هەرچەندە بە ڕۆژوم بەڵام کێشم زیاد دەکات. قەڵەوی و زۆری کێش لە مانگی ڕەمەزانی پیرۆز بووەتە کێشەی زۆرێک لە خەڵکی. هەرچەندە مانگی ڕەمەزانی پیرۆز هەلێکی باشە بۆ دابەزینی کێش بەڵام بە پێچەوانەوە قەڵەوی و زۆری کێش و قەڵەوی ورگ لە چەند ساڵی ڕابردوودا بووەتە دیاردەیەکی بەربڵاو. گرنگترین هۆکارەکانی ئەو زۆربوونی کێشە چییە؟ کەمی جوڵە و سستی و وەرزش نەکردن لە نێوان بەربانگ و پارشە و دانیشتن بۆ ماوەیەکی زۆر بە دیار تەلەڤیزیۆن و مۆبایل و کۆمپیوتەر و شەوانە بە بەردەوامیشەوە بەتایبەتی. خواردنی بڕێکی زۆر خۆراکی دەوڵەمەند باوزە وێنەی برنج و شلە و گۆشت و ناوساجی و خواردنی سوورۆکرا و بەتایبەتی شیرینی. خواردنەوە باوەکانی مانگی ڕەمەزان وەک شەربەتی مێوش هەموو ڕۆژێک. نەخواردنەوەی بڕی پێویست لە ئاو و وشکبوونەوەی لەش.
نەخواردنی سەوزە و میوە یان کەم خواردنی، زۆر خواردنی خورما، پارشێو نەکردن یان خواردنی چەوری و شیرینی و برنجوشلە لە پارشێودا، نەخواردنی زەڵاتە و سەوزە و شۆربا لە سەرەتای بەربانکردنەوەدا، شەو نخۆنی و نەخەوتن تا پارشێو. ئەم زانیاریانە لە ئەکاونتی تایبەتی دکتۆر کامەران ڕەسوڵ ژاژڵەیی پسپۆڕی زانستی خۆراک و نەشتەرگەری گشتی وەرگیراوە. سپاس بۆ زانیاریەکانی. ڕاستەوەری سێمی بەرنامەکەمان تایبەتە لەسەر دوعاکردن لە مانگی پیرۆزی ڕەمەزان، بەڵام پێشەوەی کە بچمە لای میوانەکە من ڕاست شارێکی بۆ حازرکردین دەمەوێت شارەکەمان پێشکەش بکە و کە دەچینە لای تەوەری سێمی بەرنامەکەمان. بەڵێ عزیزانم، مەحوی لە یەکێک لە شعرە زۆر جوانەکانیان لۆمەی نەفسی خۆیەکە، نەفسێک کە نەفسی لۆمەکراوە و پێغەمبەری خوش صلی الله علیه وسلم لە چەندین فەرمودەدا باسی کردووە. ئەسیر و سەیدی قەیدی کەید و شەیدی نەفسی ئەممارەم، لە دەست ئەممارە بەدچارە چییە چارم خدا چارم، لە حەفتا تێپەڕیم و حەفتەیەک بۆ دین و بۆ دنیا، بە کاری خۆم و کاری کەس نەهاتم وەی چ بێکارم، چ خۆش وەقتێ بوو ئەو وەقتەم لە گۆشەی بێکەسیدا بووم، وەکو هایم لە دەشتی ناکەسیدا ئێستا ئاوارم، بە ناخوون سوورەتی یارم لە سەفحەی سینە نووسیوە، لە حەشرا وەقتی نەشری نامەکردن من موسیپارەم، سەراپامی بەر ئەشکەنجەی عقوبەت گرتووە دەوران، لەبەر بێدەستیەوە تێدەگەن خەڵقی کە بێچارم، لە جەیبمدا ئەگەر یەک پارە شک نابم چ پەروامە، خدا گەر قابلی دیبم هەتا سەر جەیبی سەد پارەم، نە شەیتان و نە دەوران و نە خزمانم بە من ناکەن، نە شەیتان و نە دەوران و نە خزمانم بە من ناکەن، ئەوی نەفسی خەسیسم مەحویە کردوویە دەربارم، ئەوی نەفسی خەسیسم مەحویە کردوویە دەربارم. زۆر سپاس بۆ جەنابیت. میندەرانی عزیز، دیارە تەوەری سێم و کۆتایی بەرنامەی پەیامی ئەمڕۆشمان لەسەر دوعاکردن لە مانگی پیرۆزی ڕەمەزانە کە لەگەڵ میوانێکی عزیز کە بەرنامەکەمان بۆ دەڕازێنێتەوەیش بەڕێز مامۆستا عەفان شێخ سدیقی سەرگەتیە، زانای ئاینی کە دڵنیام پێشتر بەرنامە و دیداری زۆری هەبووە لە پەیام، هەمووتان دەیناسن، قسە و گفتوگۆی زیاتر دەکەین. مامۆستا گیان بەخێر بێی، سۆدیەکەمانت ڕازاندوێتەوە بەخێر شەڵا زۆر بەخێر. مامۆستای حوجرەی مناڵی خۆشم بووە، تاکە مامۆستایەک لی ترسا بم مامۆستا عەفان بووە. بیرتە مامۆستا ڕەشەت لێ دەکردی؟ ئەو کاتێک کە لە مامۆستا عەفان دەترسام دەوێت بتان بینم لە دەرەوە، نازانم قورئانەکە و خوێ نەخوێندنەوە، ئەو پشکۆیە هەبوو لە ناو سۆپەکانە لە مزگەوت دەیخەمە سەر دەستان، یعنی تەنها هەڕەشەیەکی مامۆستا من لی ترسابم هەڕەشەی مامۆستا عەفان بووە. یاخوا بەخێر مامۆستا جان. ئەوش بۆ بەخێر کۆتایی دڵنیام بەخێر بووە. سپاستانە. خی گەورە فەرمی عەسى أن تكرهوا شيئا ويجعل الله فيه خيرا كثيرا. جاری وایە شتێک تۆ وازانی زۆر قورسە، زۆر خراپە، زۆر ناڕەحەت، بەس کە ئاکامەکەیە بینی ئاکامێکی زۆر خێر و چاکە بێ. لە دڵنیاییەوە تەمەنەوە کاتە مامۆستا زۆر گەنج بوو، ئێمە منداڵ بووین، سەر و ڕیشی هەمووی ڕەش بوو، وانە بیرمە ماڵەکەی تەنانەت لە ئێران بووین، کەمپی ئاوارەکان بوو، ماڵەکەی هەمووی بوو بۆ حوجرەی مزگەوت، ڕەنگە 15-20 تەلەبە هەمووی مناڵتیایە بوو. تەبەن لەو ئاوارەیە بە مناڵیش هەمووی زستان بوو، بیرمە قوڕ و چڵپا و جاوەرە بڕۆ لە ماڵەوە. سپاس دەکەین مامۆستا گیان، گەورەت کردین، سۆدیەکەت ڕازاندینەوە. دەچینە سەر تەوەرەکەمان. ئەگەر لەوە دەست پێ بکەین لەم ڕەمەزانەدا چ کاتی زێڕینە بۆ دوعاکردن؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين. لەخوای گەورە دەخوازین کە ئەم مانگی ڕەمەزانە مانگی هەر خێر و خۆشیە، زیاتر خێر و خۆشی بێ بۆ هەمووان، وە ببێتە مایەی ئاسوودەیی و بەختەوەری لە هەردوو دنیادا. طبعا مانگی ڕەمەزان هەر لە سەرەتای هاتنەوە تا کۆتایی هەمووی خێرە، یعنی هەم خێرەکە بۆ دنیای خەڵک، هەم خێرەکە بۆ قیامەتی خەڵک، خێرێکە بۆ گیرفانی بازرگان و دوکاندارەکان، خێرێکە بۆ خۆشکردنی هەژاران، عەقڵ و مێشکی ئەو خەڵکانی کە مێشکیان ماندوو دەبێ، هەم خێرێکیشە بۆ ئەو خەڵکە هەژار و نەدار و نەبووەش. کەواتە دینداری هەمووی کۆی دینداری، هەموو بەرگەکانی دین،
لە نوێژەوە بیگرە هەتا کۆتایی لە عیبادات لە معاملات لە ئەحواری شخصی لە هەر چیەگری کە دین بڕیارێکی لەسەرداوە ئەم بڕیارە ئیلا لە بەرژەوەندی خەڵکە هەم لە دنیای هەم لە قیامەتی لە بەرژەویندی خەڵکێکە کە بزانێت چۆن عەقلی بەکار دەبا کە لە خزمەتی ئەم دینەدا بەکاری بێنێ بۆی لە دنیادا بە ئیسراحەت بژی لە قیامەتی شاسوودە لە دنیای غەربا ئێستا کەسێک کە کۆمەڵێ نەخۆشی دەگرێ یەکێک لەو تەوسیانی دکتۆر بۆی دەکاڵێ بڕۆ چەند ڕۆژێک باین تا ئێوارە هیچ مەخۆ ئەو ناوی نابا بە ڕۆژ نایەبا بە ڕێجێمکردن بۆی چی بێت تەندروستی باش بێت کەواتە ئەم دینە هاتووە لە هەموو ڕوویەکەوە لە هەموو شوێنێکەوە لە هەموو بوارێکەوە هەم بۆ عەقلی بەشەر هەم بۆ لاشەی بەشەر هەم بۆ پاراستنی ژینگەی بەشەر هاتووە کۆمەڵی بڕیاری داوە ئەگەر ئینسان لەسەر ئەو بڕیاران وەکو خۆیان جێبەجێیان کە یەک کێشە لە دنیا دروست نابێ بۆیە دەبینین خەڵکێکی بێدیر کە بەرامبەر پێغەمبەر صلی الله علیه وسلم وەصفی دەکەن دەڵێن ئەگەر محەممەد بێتەوە لە خواردنەوەی قاوەیەکە هەموو دنیا پڕەکە لە ئاسوودەی و لە ئاسایش کاتە ئەم پەیامی ئێمە هەمان پەیامی محەممەدە صلی الله علیه وسلم بۆ ئەمڕۆ لە دنیای ئیسلامە هەمووی پڕە لە ناڕەحەتی و لە کێشم و بگرە و بەردە و دڵە ڕاوکێ و خەڵکی تووشی نەخۆشی دەرونیە بێ کێشەکە دوورکەوتنەوەیە لە مەغزا و چمک و مەفهومی ئەو شتێک کە شەرع هێناوێتی یعنی هیچ شتێک نییە لە شەرع ئامانجدار نەبێ بەڵام کەی ئامانجەکەی دەپێکێن کاتێکە بە پێی شەرع ئیشەکە بکە ئێستا ئەم تەلەڤیزیۆنی ئێمە دانیشتین لە بەردەمیە ئەگەر هەموو شتەکان ئامادە بن کامێرەش ئامادە بێ باشە کارە باش ببێ ئەگەر کەسێک نەبێ هەڵیش بکرێ حتا کەسێکیش بێ لە پشت کامێرەوە بێ ئەگەر کەسێکی نەزان بێت تەسویرەکە ئێمە چۆن بڵاوە بێتەوە با هەموو شتەکانیشە بن کاتە هەموو عیبادەتەکان کە شەرع بڕیاری داوە کە یەکێکیان ڕۆژوە ئێمە ئێستا لە مانگی ڕەمەزانداین ئامانج و مەبەستێکی لە پشتە ئەگەر وەکو خۆی ئەنجامی بگەێنی ئامانجەکەی دێتە جێ لێرە چەندە هەڵە بکەی لە ئەنجامدانیا ئامانجەکەش ئەوەندە لاڕێ دەبێ و دوور دەکەوێتەوە ڕەمەزان یەکێک لەو مانگانەی کە کۆمەڵێک شتی لە خۆی گرتووە یا ڕوونتر بڵین کۆمەڵێک بەرەکاتی لە خۆی گرتووە بەبوونی چەند کاتێک کە تۆ ئەتوانی لەو کاتانە بە ئاگا و بێداربی کە لە غەیری ڕەمەزانە کەمتر ئەتوانی بە ئاگابی مەسەڵەن لە غەیری ڕەمەزانە زۆر کەم هەیە کە بتوانێ لە بەرەبەیانە پێش بانگی بەیانی بەخەبەر بێ بەڵام لە ڕەمەزانە هەمومان بەخەبەرین کەم کەسەیە لە ڕەمەزانە نوێژی بەیانی مزگەوتەکان ئامادە بێ بەڵام ئێستا زۆر بمانەچین کەم کەسەیە لە کاتی بانگەکانە وریا و ئاگادار بێ بۆی وەڵامی باتەوە هەلێک بقۆزێتەوە لەو کاتی بانگە جابیل مناسە بەڵێن بانگ بۆ چییە بانگ بۆ ئاگادارکردنەوەی بێ ئاگاکان ئەوانەی کە ئاگادارن بەبێ بانگەچنە مزگەوتیشەوە یعنی ڕەمەزان یەکێکە لەو محەتە و وێستگە گەورانەی کە ئینسان دەتوانێت هەم بۆ دنیای هەم بۆ قیامەتی زۆر شت کەسب بکە بۆ تەندروستی ئەوانەی کە جەنابەت ئێستا باست کرد بۆ تەندروستی لە ڕەمەزانە ئەگەر وەکو وتم سەرەتاوە ئەگەر ئەو عیبادەتی کە شەرع ئەمری پێدەکە وەکو ئەو بەجێ بگەێنی ئەمانەی دنیاش دەستەکەوێت جزای ئەوانەی قیامەت کەواتە ڕەمەزان یەکێکە لەو هەلە زێڕینانی کە ئینسان دەبێت عاقڵانە زۆرترین توێشی بۆ قیامەتی ئامادە بکە یا زۆرترین نیاز و مەبەستەکانی بەخوای گەورە بگەێنە خۆ هەموو کاتێ ئەیگەیەنێ بەڵام کۆمەڵێک وێستگە هەن کۆمەڵێک شوێن کۆمەڵێک هەل هەن کە مسلمان دەبێت بیان قۆزێتەوە کە لە ڕەمەزانە خوای گەورە بۆی ئاسان کرد ئاسانکاریترین شت کە خوای گەورە بۆ عەبدی کردو ڕەمەزان ئەزانی چییە خوای گەورە شێطانی بەستۆتەوە یعنی دەبینی ئێستا زۆر خەڵک پێش ڕەمەزان نوێژ ناکە ئێستا دەیکە ڕۆژوو ناگری ئێستا دەیگرێت زۆر ئافرەت لە چکنیا ئەیکە بۆ ئەیکە ئەمە دوو شتی هەیە دوو شت دەگەێن دوو پەیام هەیە پەیامی یەکەم ئەوەیە ئەم خەڵکە لە ناخیا ئیمان هەیە تویسکایەکی ئیمان لە ناخیا ماوە
دووەمیش خوای گەورە یارمەتی داوە بەوەی کەوا دەواازەیەکی خێری گەورەی لە ڕووکردێتەوە شێتانی بەستۆتەوە کاتیانی وەکو ئەوە وایە بە تۆ بڵێن کاکە بڵێ وەڵام من سایقیم زۆر ناشیم و زۆر سایقی نازان پێت ئەڵێن کاکە وەرە نە تاسەی تایە نە مرور لێ جادەیەکی تەختی ڕاستە و ڕاستە یعنی تۆ ئەلێرە نەزانی لێ خوڕی ئەبێ لەکوێ لێی خوڕی والله المثل الأعلى ئەم ڕەمەزانە ئەمەیە خوای گەورە سبحانه وتعالى جادەیەکی زۆر جوانی بۆ تەخت کردووی لە ڕەمەزان شتەکانی زۆر بۆ ئاسان کردووی کاتەکانیشی بۆ ڕێک کردووی کە تۆ بتوانانی ئیسیفادەیان لێ بکەی مەسەڵەن یەکێک لەو کاتانی کە ئێمە زۆرمان غافڵین بەڵام لە ڕەمەزانە بە ئاگابین پێغەمبەر صلی الله علیه وسلم لە حەدیثێکا فەرمێ کە یەک لەسەر سی شەو دەمێنێ خوای گەورە دادەبەزێتە ئاسمانی دنیا دابەزینێک کە شایستەی خوای گەورەی سبحانه وتعالى ئەفەرمێ کێ دوعا ئەکا لێی وەرگرم کێ ئیستیغفاری هەیە داوا لێ خۆش بم لێی خۆش بم دێ ئەم کاتانە لە غەیری ڕەمەزانە بۆ کەمێک ئەکتوان ئەنجام بەس ئێستا هەمومان ئەتوانین دەیکەواتە ئەگەر کەسێک لەم خێرە بێبەش بێ لەم کاتە بێبەش بێ بەڕاستی ئیتر چییە وەکو چۆن کابرا ئەڵێ دەستی لێ بشو کابرایەک تەلەبەیەک مامۆسایەکی چاکی هەیە مێشکی باشە مامۆسایەکی باشیە منهجێکی باشیە کاتێکی باشیان پێیاوە سوارەکانی ئیمتیحانیش سووکن لە بەردەستی ئەگەر دەرنەچێ خەتای کێ تەواو ئیتر کاتە ئەمە یەکێکە لەو هەلە زێڕینانەی کە موسڵمان دەبێت لە ڕەمەزانە بیقۆزێتەوە سوودی لێ وەرگێ ئەویش ئەوەیە کە چیەک لەسەر سی شەو کە بەخەبەرە تەواو یعنی شەو لەما دەفەون یەک لەسەر سی شەو کامێ لە بانگی مەغریبەوە تا بانگی بەیانی بیکە بە سێ بەشەوە بەشی کۆتاییمە هەمومان بەخەبەرین هەمووی نیو سەعاتیشی بمێنێ بۆ پاشێ و یا هەیە سەعاتیش منە هەڵەسێ دێ ئەم سەعات و نیو سەعاتە کە هەڵەسێ بێدارە یعنی چی یعنی کەواتە هەلە زێڕینەکەی با ئیستیفادەی لێ بکە کاتە مە یەکێکە لەو هەلە زێڕینانەی کەوا دوعا تێدا چییە وەرگیراوە ناگەڕێتەوە بەڵام ئەمەش ئەو تعبیرە نییە کە خەڵک وا تێبگە وەڵا کاکە کەسێک نەخۆش هەڵەسێ ئەڵێ خوایە شیفام بدەی خوای گەورە شیفای نایە ئەڵێ وەرە ئێوە نەتانت پێغەمبەر صلی الله علیه و سلم وا فەرمێ بۆ من نەبوو لەبەرەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە باسی دوعاکە ئەفەرمێ هەر کەس دوعا بکە خوا سێ شتی ئەدات پێش ئەوەی بچمە سەر ئەم سێ شتە یەک نوقتە هەیە زۆر مهمە ئاماژەی پێ بکەین من یا هەر کەسی تر بچێ بۆ لای دکتۆرێک تەسەورم وایە من زۆر نەخۆش إلا بسم لای دکتۆرە بێ یا فەحسم بۆ بنووسێ یا علاجم بات ئەچمە لای دکتۆر سیرەکەم دکتۆر نەفەحسەکەم بۆ ئینتەنە علاجەکەمە داتێ من بە بۆچوونی خۆم پێویستە شتێک لەوانە بۆ بکە پێویستمە بەس کە ئەچمە لای دکتۆر سیرەکەم چییە هیچ کام بۆ ناکەم ئەمە یەکەم دووەم مناڵێک کە ئێمە هەووی مناڵی هەبێ مناڵی زۆر خۆشەوێ کە مناڵەکەت دێت بیانووی چەخۆیەگرێ یا بیانووی پلاکی کارەباگرە دەستی پێوە بگرێ یا بیانووی شتێکی زیان بەخش دەگرێ ئەم مناڵە نازانێت زیان بەخشە دائیمەن ئەگری بیان و ئەگرێ باش ئەگەر تۆ بیەیتێ باشە یان نەیت دڵسۆزیەکە لەوەیە کە نەیتێ ولله المثل الأعلى زۆر جا من دوعاکەم من خوای گەورە ئەوە بۆ بکە من تەسەورم وایە ئەگەر خوای گەورە ئەوەم بۆ بکەم بۆی قسەی پیرەکان ماڵی خوایە چی خێریتیایە ئەوەی بۆ بکەیت ئەوە مهمە نەک ئەوەی مەسەڵ من خوایە گیان ئەوەم بۆ بکەیت دەی دوایسێن وڵا خوا بۆی نەکردم دەکاکە تۆ نەوت خوا دوعاکەت وەرەگرێ لە یەک لەسەر سی شا دوعام کرد خوا ئەزانێت کە ئەمە بۆ تۆ ئیسیفادەی نییە بۆیە پێت کەواتە ئەنجامی ئەم دوعاە کەی دەبێ خاوەن دوعاکەر وەریگرێت جا دوعاکەم پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ هەر کەس دوعا بکە خوای گەورەیەکێ لەو سێشی ئەداتێ یا دوعاکەی ئەداتێ ئەوەی کە داوای کردو یا خراپە و زەرەرێکی لەسەر لادا بە ئەندازێ ئەو دوعایە کە ئەو کردوێتی یا لە هەمووی چاکتر ئەوەیە خوای گەورەی خاتە قیامەت بوو مامۆستا لەگەڵ ئەوەشدا ئەم سێ حاڵەتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کۆمەڵی مەرجی داناوە فەرمێ کابرا لە سەفەرێ دەچێت جلوبەرگەکەی حرامە پێخۆرەکەی حرامە خواردنەوەکەی حرامە هەر ئەڵێ خوایە 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 چۆن خوا چۆن وەڵامی ئەم نەفەرە ئەداتەوە مەبەستمێ بێت تۆ مەرجەکانی دوعات قبول کردێ اینجا ئەم سێ شتە ئەبێت تۆ ئادابی دوعات ڕەچاو کردبێ بربەستەکانیش لابرد بێ دوعا کۆمەڵی ئادابی هەیە کۆمەڵی بربەستی هەیە کۆمەڵێ مەسەڵەن یەکێک لە بربەستەکانی دوعا چییە ئەوەی ئینسان تووشی حەرام دەبێت پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەگەر کەسێک دوعا بکە خوای گەورە لێ وەرەگرێ بە شەرتێ ئیثم نەبێ دوعاکی تاوان نەبێ یا ڕەبی خوای ڕزقی فڵان کەس ببڕی ئەمە دوعا نییە کە تۆ بیکە
یا دوعایەک بێ بەوەی کەوا قەتیعەی ڕەحمی تیابێ کاتە دوعا کە تۆ دەیکەی ئەگەر هەموو ئادابەکانیش ڕعایەت کرد هەموو بربەستەکانیش نەمێنن شەرت نییە ئەم دوعایەشتە بۆ تۆ ئیسیفادەی هەبێ ئیلا ئەبێ خوای گەورە بتاتێ خوای گەورە خۆی عەلیم و عالمە ئەزانێت چی بە تۆ باشە سێمیان خوای گەورە فەرمی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی یا لە قیامەت ئایداتەوە سەحابەکان دڵیان بە سێم خۆش بتایەکە بدووە مەسەلەن ئێمە سەحابەی وتی یا رسول الله زۆر خزمەتی دەکرد پێغەمبەر صلی الله علیه و سلم گەنجێک بوو ژنی نەهێنا بوو فەرمی باخز چیت ئێوە بۆت بکەم سەحابەکە وتی یا رسول الله با بیری لێکەمەوە نایە کعبی کوڕی ئەسلەمی وەڵا کاکەم بۆ بەیانوتی یا رسول الله ئەمەوێت لە بەهەشتا لەگەڵ تام پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی دە شتێکی تر داوا بکە هەنی گەنجی ئێمە مەسەڵەن بڵێن ئێستا گەنجێک لە قەیرانی دانە مەزران نابێ گەنجێک کە واژنی نەهێنابێ گەنجێک کە خاری نەبێ گەنجێک کە سەیارەی نەبێ هەموو شتان لەو کاتە شەبوو لە مەسەلەن کابرا مارکەبێکی نەبووە بە پێچووە جلوبەرگێکی چاکی لەبەرا نەبووە خانووی نەبووە ژنی نەهێناوە گەنجێکە وەکو چۆن ئەڵێن دڵی بە دنیا خۆش ئەمان ئەم سەحابەیە داوای ڕەفیقی پێغەمبەرە کات سەڵسەم لە باشت ئەڵە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی ئەوە غێرە ذالک شتێکی تر داوا بکە فەرمی هەر ئەوەمێ اینجا فەرمی کێ فێری کردی وتی والله یا رسول الله یەک کەس فێری نەکردم بەس من بیرم کردەوە دنیا هەر چۆن هەبێ خوای گەورە ڕزقی منی هەر تیا هەر چۆن هەبێ ئەژیم بەس قیامەت وان نییە لەبەرەوەی من قیامەتم دەوێت ئەمس پێغەمبەر صلی الله علیه و سلم کە فەرمووی خوای گەورە خاتە قیامەت بۆی ئەگەر لێی وەرنەگرت و بە ئەندازەی ئەوە خراپە و بڵێن بەڵا موسیبەتی لەسەر نانم ئەی خاتە قیامەت سەحابەکان وتیان ئیدەن نوکثر والله یا رسول الله کاتە ئیتر بەردەوام دوعاکەین فەرمی الله ئەکثەر کوڕ خوا زۆرترە کابرایەتی یا ڕەبی خوای گەورە بە ئەندازەی ئەم دۆڵە ئاڵتونم بیتە یەک دۆڵی گەورە ئاڵتونی یایەتی یا ڕەبی خوای داوای کەم نەکات چاوی کێرکی ئەم کابرا پێی وا بوو ئیتر لە مڵکی خواوە چییە زۆر زۆری داوا کرد یەکسەر چاوی خۆی کوێرەوێ چونکەوە هیچ نیە لە مڵکی خوای گەورە کاتە ئینسان کە ئەو کاتە دوعاکە دوعاکەی وەرنەگیرە ئەبێ ئادابی ڕەچاو کردبێ مەسەن ئادابەکە یەکێک لەوانە ڕۆقیب لەبێ یەکێک لەوانە کاتەکان شوێنەکان کە ڕەچاوی کرد بێ ئینجا مەوانیعەکان مەسەن حرامی نەخوارد بێ حرامی نەپۆشی بێ کاسبی حرام نەکەم یەکێکتر لەمە مەسەن زۆر جاڵێ کور ئەوەنە دوعام کرد خوا هەروەری نەگرت یەسی نەبێ لە دوعا یا یەکێکتر لەوانە نەڵێ خوای گەورە ئەگەر ئیرادەت لەسەر خوای گەورە عاقبەت مەشیئە نایە بڵێ ئینشاء الله لە دوعا بێ فەلیەعزم المەسئلە یەکسەر یعنی وەکو سۆڵێ کتومەت یەکسەر داوای بکەن وەکو ئەمر نابڵێ نا وەکو ئەمر نا ئەمرێکە کە تەڵەبە نەڵێ خوای گەورە ئینشاء الله خوای دوعام لێ قبول بکەی نا ئەم ئینشاء الله نایە تۆ داوا بکە ئەگەر مەسلحەتی هەبوو خوا ئەداتە مەسلحەتی هەبوو خوای گەورە مامۆستا گرتنەبەری هۆکارەکان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە مەیدانی جەنگی بەدردا ئیمامی ئەبوبەکر فەرمێ ئەوەندە دوعایە کرد سپیایی بنباڵیەک دەرکەوت زۆر جار عەباکەمە دایەوە بەسەر شانیا یا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی بە کابرا حوشترەکەت بەسەر اینجا پشت بەخوا بەستە ئێمە زۆر جار هۆکار ناکرینە بەر سعی ناکەین داوای دەرچوون لە خواکەین ئیش ناکەین داوای ژن و سەیارە و ماڵەمان گرتنەبەری هۆکار چ گرنگێکی یەکێک لە هەڵەکان چییە یەکێک لە هەڵەکان ئەوەیە ئینسان لە کاتی خۆشیە بیری خوای نییە لە کاتی ناخۆشیە ڕوەکەتە خوای گەورە ئەمە یەکێک لەو هەڵانەی کە کابرا مەسەلەن لە ساڵی هەشتاکانە لە شەڕی مەدەنیە بوو یعنی هەردێک خەڵک ئایەتەل کورسی لەبەر نەبوو بەس نووسی بوویەوە هەموو کاتێک کە قەسفەکە بوو دەری ئەهێنا کە قەسف نەبوایە ئیهمالی ئەکرد يعني أما تعرف إلى الله في الرخاء يعرفك في الشدة يكيك له كارانا ويك إنسان حلال بخوا حرام نخوا يكيك له كارانا أوي خوا أمريكا له إنسان ببي توانا إطاعي أمريكاني بك يكيك له أنا أوي خواي قول النهيلتي كردو نيكا مثلا زور جار دبيني كابرا ألين كابراك للروجك زستاني سار دات شولكي سروري أو أنا ساردو أو لتاوي أهات خوارو یەکێک لە چۆلەکانتی ئاهات خوا چەند فەقیرە ئەوانە سەرمانە بڕێ بۆمان نەگری ئەڵێ کاوتی سەیری فرمێسکی چای مەکە سەیری عەمەلی دەستی بکە یعنی ئینسانێکێک لە هۆکارەکان ئەوەیە کەوا عەلاقەی ظاهری و باتنی لەگەڵ خوا یەک بێ زۆر جار بە کابراڵێ کاکە من دڵم پاکەم ئەڵێ خوا معاملە لەگەڵ دڵاکە ئەم قسەیە لە دوو ڕۆوە هەڵەیە ڕووی یەکەم پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئینەمە الأعمال بالنیات یعنی فەرمێ کردەوەکان بە نیەتن کاتۆ بێ کردەوەت هەبێ کە کردەوەتە جانیەتەکە کردەوەکە ئەکاتە چاک و خراپ ئەمە یەکەم دووەم ئەفەرمێت لە لاشەدا مۆڵغەیەکەیە پارچەکۆشتێکی إذا صلحت صلح الجسد كله وإذا فسدت فسد الجسد كله لە دڵە
لە ناو لاشە پارچە گۆشتێک ئەگەر چاک بێ هەموو چاکێ بکاتە کابراڵێ دڵم باشە ئەگەر دڵی باش بێ بکردەوەکەشی چی بێ باش بێ زۆر باشە مامۆستا ئەگەر بە کاتەکان زیاتر تهدید بکەین دیاریان بکەین لە مانگی پیرۆزی ڕەمەزانەیە لە کچ کاتێکا دوعا بکەین جگە لەو کاتێکە کاتەکان ئەگەر تەڵسنیفیانکەین یەکەم یەک لە سەرسی کۆتایی شەو ئەمە باسمان کرد باشە دووەم پرسیارکە یا ڕەسوڵە ئەی دوعای ئەسمع چ دوعایەکەیە بیسراوترینە فەرمووی دوبر كل الصلوات المكتوبات علماء ئەفەرمون ئەوەی کە باسی کۆتایی دەکا کۆتایی نوێژەکان ئەگەر ذیکر بێ باسی ذیکر بکاوە لە ناو نوێژایە کۆتایی تەحیات کۆتایی نوێژە ئەگەر باسی دوعا و پاڕانەوە بێ کەوتێتە دوای سەلامەوە کاتێکێکتر لە کاتەکان دوای نوێژی فەرزەکانە ئەمە یەکێکتر لەو کاتانێک کە دوعای ڕەمەزانە بەربانکردنەوە ئەوائیلێوانیتر نییە بە تەرتیب لەو نوێژانەیە ببوورە کە دەوترێ ئەخیر سوزدا لە دوای ڕوکنەکانی سوزدەی ئەخیر کە دەیبێ ئەو کاتەش دوعا قبوڵەیە لە دوای تەحیات سوزدار بۆ خۆی ئەو قسە بکەم دوعاکان لە دوای سەلامدانەوەی نوێژەوە یا لە دوای تەحیاتیشەوە هەردووکی واردە هەردووکی دەتوانین دوعا بکەین کاتە من دوو کات لە ڕەمەزانە بە فرسەتی بزانین کاتێکی تر ئەوەیە کە بەردەوام لە پارشیەوە هەتاوەکو بەربانکردنەوە ئەمە کاتێک بەربانکردنەوەش ئەمە کاتێکی تر پێغەمبەر صلی الله عليه وسلم کە باس دەکات دەفەرمێ کاتێکەوە دەرگاکانی ئاسمانی تیا دەکرێتەوە یا دوعاکان تیا وەرگیرایەوە کاتێکەوە ئینسان بەربانگ دەکاتەوە کاتە حەدیثەکەی تریش ئەفەرمێ کاتێک کە بە ڕۆژوویت کاتە لە ڕۆژووە دوو کاتی هەیە هەر لە ڕۆژووکە یەکەم کاتێ بە ڕۆژوویت بەردەوام دووەمیش کاتێکە کەکەیە کە ڕۆژوو دەکەیتەوە یەکێکی تر لە کاتەکان کاتی بینی بانگ و قامەتە کەوت مێسە مەسەن فرسەتە هەموو کەس دەچێتە مزگەوتەکان ئەم کاتە خەڵک بانەی کوژێ بەشتی ترەوە بیکا بەچیەوە بیکا بەوەی کەوە لەم کاتەدا دوعاکانی بکە یەکێکتر لەو کاتانە ئەوەیە کە لە سجدەکانە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ أقرب ما يكون العبد إلى الله وهو ساجد فأكثر الدعاء لحديث يكرافنا فقمن أن يستجاب لكم نزيكترين كات كإنسان لخوا ونزيكا كات السري دخات السرزوي كات السري لسرزوي داني كزليلي برامبر خواي جولة دنيوينه أو كاتك كوان نزيكترين كات لخواي جولة كات الدعاء زورك كات الرمضان چەندین کاتی تێتا کۆبووەتەوە کە ئینسان ئەگەر پێی نەکرا بینی بانگ و قامت پێی نەکرا بەیان تا ئێوارە پێی نەکرا کاتی ڕۆژوکردنەوە پێی نەکرا کاتی پاشەوە پێی نەکرا کاتی سەجدەکان جات خوا ئەگەر لەم پێنج کاتە فراوانە پێی نەکرد ئیتر کێ بێ دوعا زۆر باشە مامۆستا ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ گومانەکەم خوا وەڵامی دوعای بداتەوە کە تێیدا سڵاواتی لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تێدا لێ نەدرابێ ڕازاندنەوەی دوعاکانمان بە سڵاواتدان لە گیانی پاکی پێغەمبەری پێشەوا صلی الله علیه وسلم چ گرنگێکیەوە تا چەند یەکێکە لە ئاداب و مەرجەکانی وەرگیرانی دوعا جا یەکشتی تر کاتێکی تریش کە تیا زۆر مهمە کە ڕەمەزان ئاسانترە ئینسان بیکە هەر کەس بەدەستنوێژەوە بخەوێ بەدەستنوێژەوە بخەوێ لە هەر سەعاتێکی شەوا بەخەبەر بووە دوعا بکە و داوای لێ خۆش بکە خوای گەورە لێ خۆش بێ دوعاکە لێ وەرەگرێ مەس یەکێک لە ئادابی دوعا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ إن ربكم حيي كريم يستحي من عبده إذا رفع يديه إليه أن يردهما صفرا أفرمي پروردگاری ئێوە شەرمن و بەخشندەیە شەرمێک کە شایستەی خوای گەورە بێ شەرم ئەکا لە بەندە یعنی بزانە خود لە دوو حاڵەتە خوای گەورە شەرم لە عەبدی ئەکا بزانە خوا چەند گەورەیە ئەبێ ئەم عەبدەی چەندە قەدر و حرمەت و ڕێزی لای خوا بێ خوای گەورە شەرم ئەکا لە عەبدێکی دەستەکانی بۆ لای خوا بەرزەکاتەوە بە خاڵی بیان گێڕێتەوە کاتە یەکێک لەوانە دەستبەرکردنەوە لە دوعا زۆر مهمە یەکێکتر لەوانە سەڵاواتدان لەسەر پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەوەی کاک ڕیاض باسی کرد هەندێک بە حەدیث باسیەکەن هەندێک بە قەولی ئیمامی عومەر باسیەکەن الدعاء موقوف بين السماء والأرض حتى يصلى على نبيكم أفرمي دعاء راگیراوە لە نێوان ئەرز و ئاسمانە هەتا سەڵاوات بدەیت لەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر کەس هەر سەڵاواتێک لەسەر پێغەمبەر بدات گرنگیەکەی لە چیایە هەر سەڵاواتێک لەسەر پێغەمبەر بدەیت عەلەیهی سەڵات وەسەلام من ئەڵێم اللهم صل وسلم على محمد وآل محمد ئەم سەڵاواتی ئێستا من دام لەسەر پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام یەکسەر مەلایکە دەیگوازێتەوە ڕاستەوخۆ بۆ لای پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام والله المثل الأعلى
یعنی ئەم شتانە ئێستا ئاسایی بوونەتەوە ئەگەر لەسەر دەمێکا باسی ڕاستەوخۆت بکردایە چی ئێستا مە لێرە دانیشتوین لە هەموو دنیا ئەمان بینن باشە بەشترێک بتوانە شتێکی وا دروستکە بەبێ ئەوەی هیچ یانی وایەرێک هیچ کێبڵێ شتێکە بێ بە هەوایی بڕووە باشە خوایەکی خالق ئەبێ چی بکە لەبرەی یەکێک لە گرنگی ئەم سەڵەواتە ئەوەیە سەڵەواتەکە ڕاستەوخۆ وەردەگیرێ سەڵەواتێک لە ئەوڵەوە بدە سەڵەواتێک لە ناوەڕاست بدە سەڵەواتێک لە کۆتایی بدە ئەم سێ سەڵەواتە بەرزەبنەوە دەڕۆن خوای گەورە ئەوەندە میهرەبان و بەڕەحمە لە بینی سەڵەواتەکان شاوانش چیەکە ئەوانیش وەرەگرێ زۆر باشە ماوەسا کاتەکەمان زۆر کەمە بەس زۆر بە کورتی شێوازی دەستگرتن تا چەندە گرنگەوە بە شوێنی شا خۆت شێوازەکە گەر پێمان بڵێت و ئەو دوعایانش بە کوردی بێ یا بە عەرەبی بێت چۆن بێ بیکەین ئەو چەند خولەکەی کۆتایی بەرنامەکە دەمەوێت دوعاکان بە دوعاکان کۆتایی یەکەم ئەسڵ لە دوعا علەما فەرموویمە حەدیثی متەواترمان دوانە تەواتورێکی لەفظی و تەواتورێکی معنوی ئێمە لێگرن لە باسەکە بەس ئەسڵی قسەکەم لەسەر تەواتوری معنەویە ئەوەندە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە دوعادا دەستی بەرز کردوێتەوە دوعا بە تەواتور هاتووە لە چەندین شوێنە کە دوعای کرد و دەستی بەرز کردوێتەوە دەست بەرزکردنەوەی دوعای پێغەمبەر صلی الله علیه وسلم مەسەن لە غەزای بەدرە لە شوێنەکانی ترە ئەوەندە دەستی بەرز کردوێتەوە تا بنباڵی دیار بوو دائما دوعا بە کەفی دەسەکرێ بە ناولەپی دەسەکرێ یعنی کە ئینسان دوعاکە ئاوا دوعا بکە دەستەکانی بەرەو ئاسمان بەرزکاتەوە نەک چایی بەرەو ئاسمان دەستەکانی بەرەو ئاسمان بەرزکاتەوە هەندێک دەڵێن کە ئەمە وەکو بڵێن حەدیثیشی لەسەر نییە بەس هەندێک پیان وایە چۆن قیبلەی نوێژ کەعبەیە قیبلەی دوعاش ئاسمانە کاتە ئینسان دەستەکانی بەرزەکاتەوە دوعا بە سەلات و سەلام لەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم دەستی پێ بکەی لە ناوەڕاستیشا پێت بکرێت لە کۆتاییشا سەڵەوات بێت لەسەر پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بە هەر زمانە دوعاکەی بیکە خوای گەورە بۆ منی بە بڵێن بە کورد دروست کردو ئەوی بە عەرب ئەوی بە ئینگلیز ئەگەر بڕیار وابێ هەچی دوعامانە ئیلا ئەبێ بە عەربی بێ ئەی باشە کەسێک ئەگەر عەربی نەزانێت بێت چی بکە ئەی خوا نافەرمێ ئودعونی چییە ئەمرە لێ باشە ئەگەر من عەربیم نەزانی ئەبێ چی بکەم کاتە بێبەشە بم لەو عیبادەت کاتە بە هەر زمانی دوعاکەی بیکە حتا ئەگەر مەسەڵەن بە هەورامیش بیکەی زۆر ئاستا کۆتایی بەرنامەکەی ئەم ڕۆژمان بە دوعاکانی جەنابەت کۆتایی پێوین بۆیە من ماڵاوی لە بینەرانەکەم بەڵام دەمەوێت دوعاکانی تۆ کۆتایی بەرنامەکەم بێت بینەرانی عەزیز سپاس بۆی کە تام ساتی بەرنامە لەگەڵما بوون لەگەڵمان بن بۆ کۆتایی بەرنامەکە بە دوعاکانی بەڕێز مامۆستا عەفان شێخ سیدیق سەرگەتی فەرموو مامۆستا گیان بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين يا ربي خواي گەورە بەناوە بەرز پیرۆزەکانی خۆتدا لێدەکەین یا ربی خوای گەورە ڕەمەزانمان لێ وەرگری یا ربی خوای گەورە ڕۆژی ڕەمەزان نوێژەکانمان عیبادەتەکانمان تەنها لەبەر خاتری تۆ بن بۆ تۆ بن لە پێناوی تۆدا بن یا رب العالمین یا ربی خوای گەورە لە قیامەتا بەم عیباداتان ڕوسور و سەرفراز و سەربەرز بین یا ربی خوای گەورە لە قیامەتا ڕۆژوو کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێت دەبێتە تکاکار قورئان دەبێتە تکاکار یا ربی خوای گەورە ڕۆژوەکەی ڕەمەزانمان قورئان خوێندنەکانمان هەموویان تکاکاری قیامەتمان بن یا ربی خوای گەورەی نەخۆشە شیفای بدەیت یا ربی خوای گەورەی نەخۆشە شیفای بدەیت یا ربی خوای گەورەی نەخۆشە شیفای بدەیت یا ربی خوای گەورە ئەوی محتاج احتیاجی ڕەفعکەی یا ربی خوای گەورەی محتاج احتیاجی ڕەفعکەی یا ربی خوای گەورە ئەوەی قەرزارە دانەوەی قەرزەکانی بۆ ئاسانکەی یا ربی خوای گەورە دانەوەی قەرزەکانی بۆ ئاسانکەی یا ربی خوای گەورە دانەوەی قەرزەکانی بۆ ئاسانکەی یا ربی خوای گەورە لە گوناهی باوکو دایکمان خۆش بی یا ربی خوای گەورە لە گوناهی باوکو دایکمان خۆش بی یا ربی خوای گەورە بە موسڵمانی بژین بە موسڵمانی بمرین بە موسڵمانی حەشرکردین یا ربی خوای گەورە گەورەترین نیعمەتی بەهشت کە بینینی تۆیە یا ربی خوای گەورە بێبەش نەبین لە بەهشتا لە بینینی تۆ یا ربی خوای گەورە بینینی خۆتمان لە بەهشتا بەنسیب بکەی یا ربی خوای گەورە ئەو دەستانەمان بەرەو لای تۆ بەرز کردوێتەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ پەروەردگارتان شەرمن و میهرەبان و بەخشەرە شەرم دەکات لە عەبدەکەی دەستی بەرەو لای خۆی بەرز کاتەوە بە خاڵی بیانگەڕێتەوە یا ربی خوای گەورە دەستەکانمان بە خاڵی نەگێڕیتەوە یا ربی خوای گەورە و دوعایانەمان لێ وەرگری یا ربی خوای گەورە لێمان وەرگری و لێمان قبوڵکەی بیان کەیتە توێشی و قیامەتمان وصلى الله وسلم على محمد وآله وصحبه أجمعين